ئێوارەتان باش ئامادەبوانی بەڕێز هاوڕێیان دۆستان زۆر بە خێراتنتانەکەین داوای لێبوردنەکەین کە چەند خولەکێک تێپەڕی و لە کاتی خۆیان دەستپان پێ نەکرد سوپاس بۆ ئەوەی کەمانە و سوپاس بۆ ئارامیتان ئەمڕۆ دکتۆر دارا بابەتێکمان پێشکەش ئەکا بە ناونیشانی بە گرفتکردنی پرسی تاکگەرایی و چەند سەرنجێک لەسەر تاکە کەسی ئازاد ئەم بابەتە بابەتێکە زۆر جێگەی مشتومڕە دڵنیام لە میانەی گفتوگۆکانە ئەو چەند خولەکەمان بیرەچێتەوە کە چاوەڕێمان کرد طبعاً دکتۆر دارا هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە فەلسەفە و بیری سیاسی لە زانکۆی لویسی ڕۆما و زانکۆی لەندەن هەڵگری دوو ماستەرە لە فەلسەفەدا لە زانکۆی لەندەن لە ئێستاشدا مامۆستایە لە زانکۆی سواز هەر لە لەندەن دکتۆر خاوەنی کۆمەڵێک نووسینە لە بوارەکانی فەلسەفە و زانستە سیاسیەکان و توێژینەوەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا خاوەنی دوو کتێبە بە ناونیشانی چەمگ و گوتاری دادپەروەری و فرەیی جیهانبینیەکان و خوێندنەوە فەلسەفە سیاسیەکان بە خۆشحاڵیەوە کتێبی دووەم واتە فرەیە جیهانبینیەکان و خوێندنەوە فەلسەفە سیاسیەکان لە بەشی فرۆشتنی ڕێکخراوی ئازادبوون بەردەستەوە و ئەتوانن دواتر ئەو کتێبە بەدەست بهێنن هەڵبەت وەکەوەی پێشتر ئاماژەمان پێەیە بابەتی تاگەرایی بابەتێکە هەمیشە جێگەی مشتومڕ و جەدەلە و ئەشێ ئێمە هەمومان کۆک بین لەوەی کە بابەتێکە گفتوگۆ زۆر هەڵەگرێ بەڵام لە هەمان کاتدا دەتوانین لە ڕوانگە و لە دیدگای جیاوازەوە قسەی لەسەر بکەین پێشەوەی کات بدەین بە دکتۆر کۆمەڵێ پرسیار هەیە پێمان خۆشە بیورەوژێنین ئەو پرسیارانە ئەکرێ لە ڕێی بابەتەکەی دکتۆر داراوە یان لەگەڵ گفتوگۆکردن لەگەڵ ئێوەیە یان ئەکرێ دواتر خۆمان بە خوێندنەوە بە دوواداچوون وەڵامی ئەو پرسیارانە بەدەست بهێنین پرسیار زۆرە لەسەر بابەتی تاگەرایی ئێمە هەندێک پرسیار لێرە ئەکەین و ئەمانەوێ بەو پرسیارە تێبگەین ئێمە چۆن لە تاگەرایی تێبکەین تاگەراییەک بەو دیدەی کە یەکسانە بە دژ بە کۆمەڵگا یان بە کۆلێکتیڤی بەگشت ئایا کاریگەری لیبرالیزمی نوێ و گلۆبالیزم جیهانگەرایی چییە لەسەر تاگەرایی ئایا مرۆڤ بە سروشت خۆی خۆپەرستە یان زیاتر کەسێکە هەستی هەرەوەزی و هیومانی زیاتر تێدایە بۆ کۆمەڵگایەکی ئێمە کە کۆمەڵگایەکە یان کللتوری ئێمە تەنراوە بە دین پەیوەندی خوێن و خێڵەکی چۆن لە تاگەرایی تێگەیشتوین پرسی تاگ لە دۆخی کوردستان لەم ڕۆی کوردستانە چی ئەگەێنێ لە کاتێکا ئێمە وەکوونەتەوە بە درێژایی مێژوو داگیر کراوین تا ئەم ساتەش ئێمە لەژێر ئەو داگیرکراویە داین بە فۆرمی جیاواز پێویستە چی بکەین بۆ گەشەکردنی ڕۆحێتێکی تاگەرایی کە لە دەرەوەی خێڵ و خوێن و ئاین تاکە کەس ترس دای نەگرێ نەتۆقێ لە تاکگەرایی و لە تاکێتی خودی خۆی یان لا سێبەری خۆی لە کۆمەڵگەیەکی هەیمەنەکراو بە باوک سالاری و پیاو سالاری ئێمەی ژنان یان ژنان پرسی تاگەرایی بۆ ئێمە چی ئەگەیەنێ بابەتێکی زۆر گرنگ کە هەمیشە ئێمە ئەچینەوە سەری وەکو ڕێکخراوی ئازادبوون و ئەو بابەتانەی کە لێرە قسەی لەسەرەکەین پەیوەندی ئەگرینەوە بە سیستەمی پەروەردە سیستەمی پەروەردە و فێرکردنی ئێمە فەلسەفەی پەروەردە لە هەرێمی کوردستانە هەڵگری چ دید و تاکێکە بۆ چ دیدێکە بۆ تاک و بۆ تاگەرایی دواپرسیارمان ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەینی لە پرسی تاگەراییە چییە لە ئێستا دکتۆر کاتی ئەینێ بۆی بابەتەکەی خۆی پێشکەشکە دواتر دەرفەت ئەین بە ئێوە ناوەکان وەرئەگرین سەرەتا هەر بە ڕێزێک دوو خولەکی هەیە بۆ ئەوەی کە پرسیاری خۆی بکە یا سەرنجی خۆی بڵای لەسەر بابەتەکە بفەرموون دکتۆر زۆر سپاس هەڵوێستانی بەڕێزان بەخێراتن من لە ڕاستیە نامەوێت کات زۆر بەرم لەبەرەوەی پێم خۆشە کە گفتوگۆیەکیش ساز بکەین لەسەرم کێشە و باڵێن لەسەرم پرسە لەسەرم کێشە
فەلسەفی و سیاسی و کۆمەڵایەتیانە کە ئەکرێ قسەیەکی زۆری لەسەر بکەین. دیارە هەڵوێستخان کۆمەڵێک پرسیاری گرنگی هێنایە پێشەوە و کۆمەڵێک مەسەلەی گرنگی تەڕح کرد. لە ڕاستیە ئەو پرسیارانە ڕەنگە من نەتوان پەیمانیەوەتان پێ بم کە هەمووی وەڵام بەمەوە، چونکە لە ڕاستیە ئەوانە لە ماوەی نیو سەعاتیان 45 دقیقەیە ڕەنگە نەتوانینەوە بکەین. یەکێک لەو گرفتانەی کە ڕەنگە تووشمان ببێت ئەوەیە کە قسەکردن لەسەر تاگەرایی یان تاگەرایەتی یان تاک لە دنیای بیری فەلسەفی و سیاسی کوردیە ڕەنگە قسەیکی ئەو تۆی لەسەر نەکرابێ یان قسەیکی کەمی لەسەر کرابێ. ئەنجا بۆیە منیش هەر هەوڵەیەم کە قسە لەسەرەوە بکەم کە چۆن ئەتوانین باز لەم مەسەلەیە بکەین لە جوگرافیایەکی جیاوازەوەتا لە شوێن کاتێکی جیاوازە، چونکە من قسە لەسەرەوە کەم کە ئەمە زادە و بەرهەمی چ قۆناغێکی مێژووی و فکری و سیاسیە. تاگەرایی ئەگەر قسە لەسەر تاگەرایی بکەین لە ڕاستیە تاگەرایی مەبەستمان لە چیە؟ چونکە لە ڕاستیە وشەکەش بۆ خۆی تۆزێک گرفتی هەیە کە بە کوردی باسی یەکەین. ئەگەر زیاتر ئاشکای بکەینەوەیە کە بۆ نمونەوەی کە لە ئینگلیزیە پێوترێ ئیندیڤیدوالیزم یان ئیندیڤیدواڵەتی. ئەمە تا ڕادەیەکی گەورە بەرهەمی فکر و فەلسەفەی مۆدرنەتەی خۆراوایە لە ڕاستیە کە بەو مانایی تاگ وەک یەکەیشی سەرەکی و گرنگی تێگەیشتنە لە سەرجەمی بەهاکانی وەکو ئازادی و یەکسانی و دادپەروەری، هەروەها ئەو فەزیلەتانەی مرۆڤ هەڵگرێتی. هەروەها ئەم پرسی تاک یان خود یان فرد یان ئەوەی کە هەچ وشەیە کە ئێمە بە ئاسانی بزانین بۆ تێگەیشتن بۆ ئەو فەیلسوف و قوتابخانە فکریانەی تاگەرایی خاڵی بنەڕەتیانە، واتە تاک دەبێتە یەکەیەکی سەرەکی شرۆڤەکردن و شیکردنەوە، واتە خاڵی دەستپێک تاکە لە بری کۆمەڵگا یان بۆ نمونە خاڵی دەستپێک تاکە نەک دەوڵەت یان دامەزراوە. کەواتە بۆ ئەوی لە چەمک و بەهای تاگەرایی تێبگەین دەبێت لەو کۆنتێکستەش تێبگەین کە ئەم ئایدیایە بەرهەمەهێنێ، واتە ئەم ئایدیایە تایە لە دایکە بێت و هەروەها چەمکی ئازادی تاکە کەس و خودی چەمکی ئازادی بەمانە لیبراڵی خوازەکەی لە دایکە بێت. من لێرە هەوڵ نایم هیچ پێناسەیەک بەم لەسەر تاگەرایی، چکە من هەر لە ڕاستیا وەکو لە ڕووی فکری و فەلسەفیشەوە پێم وابێ پێناسەکردن ڕەنگە لە قاڵبمان بە واتە نەتوانین بچینە دەرەوەی ئەو با بڵێن ئیمکانیاتانی کە ئەکرێت عەقڵی ئینسان پێی پێبەرێت. کەواتە ڕەنگە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین هەندێک پێناسە بخەینە ڕوو، نەک یەک تەنها یەک پێناسە، بۆ ئەوەی کە ئەمەش دیسانەوە ئەو گفتوگۆیە دروستەکە لەسەرەوەی کە ڕەنگە پێناسەی شتر هەبێت کە لەوە باشتر بێ یان بۆ نمونە شیکردنەوەی شتر هەبێت کە لەوە باشتر بێ. بەڵامیشە لەو پێناسانەی کە ئامادەیەکی گەورەی لە ترادیسیۆنی فکری و بەشێکی گەورەی ئەو قوتابخانە فکری و فەلسەفیانەیە هەیە و گرنگی بەم پرسادەن ئەوەیە کە تاگەرایی بریتێ لەوەی کە تاک ئازادە لە بڕیارەکانیا و ناچێتە ژێر ڕچێفی ویست و ئیرادەی هیچ کەسێکی دیکەوە و خۆی خاوەنی بڕیار و ئیرادەی خۆیەتی بەدەر لە کۆمەڵگە و ئەوانی دیکە. بە کورتی تاکە کەس خاوەنی خۆیەتی، بەڵام مەبەستمان لەمە چییە کە کاتێک گەڵێن تاک خاوەنی خۆیەتی یان تاکە کەس خاوەنی خۆیەتی. من لێرە ڕەنگە تۆزێگە بێ بچمە ناو مەسەلە تیۆریەکانەوە، چکە بە تایبەتی لە ڕاستیە ئەمە بۆ خۆشی هەر گفتوگۆیشی تیۆریە، بەڵام لە هەمان کاتیشا سیاسیە و دوجار ئەبینین کە ڕنگانەوەکانی لەسەر کایی سیاسی یان کایی گشتی بە شێوەیەکی گەورە دەرەکەوێت. ئەگەر ئێمە کەمێک بگەڕێنەوە بۆ پێش لە سەدەی حەڤەوە تا پێش لە دایکبوونی ئەم تێزی تاگەراییە واتە تێزی ئازادی تاکە کەسۆمانە، ئەتوانین قسە لەسەر سەردەمی گریک بکەین، واتە ئەو فەلسەفەی کە لە سەردەمی گریکە دێتەکایەوە. بە تایبەتی ئەگەر سەیری کتێبی سیاست بکەین، کتێبی سیاسەتی ئەرستۆ بکەین، ئەرستۆتالیس بکەین، ئەبینین کە ئەو تێڕوانینێکی جیاوازی هەیە بۆ مرۆڤ بەگشتی، بە تایبەتی ئەو لە پەیوەندی مرۆڤ بە کۆمەڵگە و بە جڤات و بە دەوڵەتەوە قسەی لەسەرەکە. بەڵام ئەبێ ئەومان بیر نەچێت کاتێ باس لە دەوڵەتەکەین لە سەردەمی گریکا بەڕاستی ئەو دەوڵەتی نەتەوەیە نییە کە ئێمە بیری لەکەینەوەی ئەوە نییە کە لە سەدەی حەڤەیە دروستە بێت، بەڵکو دەوڵەت لە سەردەمی گریکا دەوڵەتی بچووکە، واتە ئەو دەوڵەتەیە کە شار چەقی حکومڕانیە بە مانایەکی دیکەواتە ئەوەیە کە پێوترە دەوڵەتی شار.
هەر بۆیە واشیان پێوتووە کەواتە ئەوەیە کە بە بڵێن بە گریگیان بە هەروها لە لاتینە پێوترێ پۆلیس ئەوە چەقی حکومڕانی و دیموکراسیەتی گریک بووە ئارگومنتی ئەرستۆ لە پەیوەندی نێوان مرۆڤ و جوات و کۆمەڵگە و دەوڵەتە ئەوەیە کە تاکە کەس یان هاوڵاتی واتە بۆ ئەرستۆ گرنگی هاوڵاتیە کە ئەکرێ قسەی لەسەر کرێ بۆ تێگەیشتن لەو پەیوەندیە ئەوەیە کە تاکە کە زیان هاوڵاتی پێش دەوڵەت نایەت بەڕای ئەرستۆ واتە ڕێک بە پێچەوانەی ئەوەیە کە ئێستا ئێمە ئەمانەوێ باسی بکەین چونکە بەلای ئەرستۆ لە ڕاستیە پەیوەندیەکەیە لە نێوان بەش و کۆیە لە نێوان تاک و کۆیە بەلای ئەرستۆ کۆ پێش تاکیەت واتە ئەوەی کە لە فەلسفەی ئەفلاتونی شای بینین هەروەها لە ئەرستۆیە ئەوەیە کە تاکە کەس زیاتر قسەکردنە لەسەر هاوڵاتی یان ڕۆڵی هاوڵاتی لە کۆمارە لە جواتێکی سیاسیە بۆیە بەڕای یەکێکی وەکو ئەرستۆتالیس جوات و کۆمەڵگە بوون لە سروشتی مرۆڤەکانە هەیە واتە مرۆڤ بە سروشت گیاندارێکی سیاسیە واتە ئەو تەزایی ئەو تەزا بەناوبانگەی ئەرستۆ کاڵێکە مرۆڤ لە سروشتی خۆیان ئاژەڵێکی سیاسیە ئەمەش ئەو مانایە ئەهێنێتە پێشەوە کە تاکە کەس بوونی نییە لە دەرەوەی کۆمەڵگە لە دەرەوەی جوات لە دەرەوەی کۆمیونیتیەک بۆیە کۆمیونیتی و جوات و کۆبوونەوە یەکێکە لە مەرجە سەرەکیەکانی بوونی تاک یان بوونی هاوڵاتی بێگومان لە سەردەمی گریکە کەمتر قسە لەسەر تاکراوە یان وەکو بڵین ئیندیڤیدوەڵ یان تاکە کەس یان فەرد بەڵکو قسە لەسەر هاوڵاتیە قسە لەسەر ئەوەیە کە چۆن هاوڵاتی ئەتوانێت هاوڵاتیی باش بێت لە شارە کەواتە بەڕای ئەفلاتون و ئەرستۆش لە ڕاستیا تا کەس توانای ژیانکردنی نییە لە دەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان و بەبێ کۆمەڵگە و جوات تاکە کەس بوونی نییە بێگومان ئەم تێڕوانینە ئەرستۆتالیسیە دەبێتە میراتێکی فەلسەفی سیاسی بۆ سەرەتای دروستبوونی کۆماری ڕۆمانەکان پاش گریکەکان هەروەها بۆ تەوژمە فکریانی کە دواتر بە جواکخوازی یان بە کۆمیونیتی خوازی ناوەبرێن لە مێژووی فەلسەفەی سیاسی خۆراوایە لە سەدەکانی ئەتوانی بڵێ حەڤە و هەژدەوە بە تایبەتی یەکێک لە باڵین فیگەرە هەرە گەورەکانی هیگڵە کە ئەم جۆرە لە تێڕوانین بە فەلسەفی ئەکات کە ئەمەش بێگومان لە بەرامبەر تەوژمی لیبرالیزمە دێتەکایەوە واتە لیبرالیزم کە جەختکردنەوەیە لەسەر ڕۆڵی تاکە کەس لێرەیە بە پێی ئەم توێ ڕوانینە دەکرێت بڵین کە لە ڕووی ئۆنتۆلۆژیەوە لە ڕاستیە کۆمەڵگە و جواتی سیاسی پێش تاکە کەس دێت واتە تاکە کەس یەکەم جار نایەت ئەنجا جوات دروست بێ بەڵکو بە پێچەوانەوە بە پێی ئەم تێڕوانینە گریکیە یان بە پێی تێڕوانینی ئەرستۆ و ئەفلاتون و ئەو فەلسەفەی کە لەو سەردەمەیە لە ئارایە بووە پرسیاریشتر کە دێتە پێشەوە ئەوەیە لە ڕاستیا ئەبێت ئێمە چۆن پرسی تاگەرایی و ئازادی دەبێتە سنتەری بیرکردنەوە و ڕووداوە سیاسی و مێژوویەکان لە شوێن کاتێکی دیاریکراودا چونکە پێشتر من ئاماژەم بەوەیە کە ئەوە وت کە بەرهەمی جوگرافیا و شوێن کاتێکی دیاریکراوە کە ئەویش تا ڕادەیەک سەدەی حەڤەی خۆراوایە مۆدرنیتەی خۆراوایە بێگومان ئەمە قسەیەکی زۆر هەڵەگرێ بەڵام من ناتوانم هەموو ئەو شتانە هەندێک لەوانە بجێڵم بۆ کاتی گفتوگۆکە چکە حەزەکەم ڕای ئێوەش بزانم یەکێک لەو شتانە ئەوەیە کە پرسی تاکە کەس پرسێکی گرنگ دەبێتە پرسێکی گرنگ و سەرەکی لەم سەردەمەیە لە تێگەیشتنە فەلسەفی و سیاسەکانی سەدەی حەڤە بە تایبەتی لەسەر دەستی هۆبز و لۆک و فەیلسوفانی ڕۆشنگەری بە تایبەتی فەیلسوفانی فەرەنسی وەکو ڤۆڵتێر و ڕۆسۆ و دیترۆ و مۆنتسکیۆ هەروەها فەیلسوفانی ئەڵمانی وەکو کانت و فەیلسوفە سکۆتەکانی وەکو ئادەم سمیس و دەیڤید هیوم دەتوانین بڵێن کە لەگەڵ هۆبزە سەرەتاکانی سنترالبوونی تاکە کەس دەرەکەوێ بەڵام تا ڕادەیەکی گەورە لە ڕاستیە ئەمە ژێردەستەی سەروەرێکە یان فەرمانڕەوایەکە کە لە فەلسەفەی سیاسی هۆبزا لە ڕاستیان دەسەڵاتێکی ڕەهایە واتە دەسەڵاتێکە کە دابەش ناکرێت ئەویش لە پێناوی دامەزرانی حکومڕانیە بەڵام ئەمەی کە وا ئەکات بناغە و بنەمای فەلسەفەی لیبرالیزم دروستەکە بۆ دواتر و بۆ تا ئێستا ئەوەیە کە چەمکی تاکە کەس و سربەخۆیی خۆی لە بوونی ئازادیەکانیدا
لەسەر دەستی لۆک فۆرمولا ئەکرێت واتە جۆن لۆک بە باوشی فەلسەفەی لیبرالیزمدا ئەندرێت لەبەرەوەی کە چەمکی تاکە کەس بە فەلسەفی ئەکات هەروەها لەوەشا کە بنەمایەکی فەلسەفی بۆ دامەزرێنێت کە چۆن لە چەمکی ئازادی و تاکە کەس بڕوانین. ئەجا ئێستا زۆر بە کورتی قسە لەسەرەوە ئەکەم چکە ئەمە زۆر گرنگە نەک هەر بۆ تێگەیشتن لەو ڕەوتە مێژوویەیان لەو ڕەوتە فکریەی کە لە خۆراوایە هەبوو بەڵکو پێم وابێ ئەوەش زۆر گرنگە بۆ تێگەیشتن لە زۆر دیاردەی دیکەی ترکە لە دنیای ئێمەشە ڕوئەیات. کەواتە هیچێک لە تێزە سەرێکەکانی تیۆری لیبرالیزم کە لەسەر دەستی جۆن لۆکدا ڕێژێت لە ڕاستیە بریتە لەوەی کە هەموو تاچێک ئەمە پێناسەیەکی کورتی جۆن لۆکە بۆ تاگەرایی ئەگەر با بڵێن تاگەرایی کە هەموو تاچێک مڵکدارەتی لە کەسێتی خۆیدا هەیە. لەوانەیە ئەمە زۆر ڕوون نەبێ لە ڕاستیە کە کاتێکەڵی هەموو تاچێک مڵکدارەتی لە کەسێتی خۆیدا هەیە بەڵام ئەوەی کە من داواتان لێکم سەرنجی بن ئەو وشەی مڵکدارەتیە یان خاوەنددارەتی لە کەسێتی خۆیە. ئەم چەمکە یان ئەم تێزە کە ئەبێتە تێزێکی گرنگ لە فەلسەفەی لۆکە ئەنجا کەمیشتر ئەمە سەرەوەش کە چۆن پەیوەندی بە ڕووداوێکی تریشەوە هەیە ئەمە بەو مانایەت کە هیچ کەسێک جگە لە خۆی مافی ئەم خاوەنددارەتی نییە تەنها خۆی نەبێ واتە تەنها تا ئەو تاکە کەسە نەبێ کە مافی بەکارهێنانی ئەم خاوەنددارەتی هەیە ئەم ئەگەر بڵێن ئەم وڵکەی هەیە و پاشان ئەم مافە نابێ پێشێل بکرێواتە ئەمە لە ڕێگەی یاساکانەوە بیان لە ڕێگەی دامەزراوە یاسایەکانەوە بێ. یەکێک لەو شتە گرنگانی کە ئەم تێزە ئەکاتە تێزێکی گرنگ لە میراتی فەلسەفی سیاسی خۆراوایە بۆ زۆرێک لە فەیلسوفەکان کە هیچێک لەوانە کارل مارکسە ئێستا کەمیشتر قسە لەسەرەوە ئەکەم بەڵام بێگومان بە درێژینە لەبەرەوە خەمتان نەبێ زۆر درێژی پێنایم. یەکێ لەو گرفتانی کە ئەم تێڕوانینە دروستی ئەکات سەرڕای گرنگی و سنترالبوونی بۆ بەرهەمێنانی هەر تاچێکی ئازاد و سربەخۆ ئەوەیە کاتێک تاکە کەسم خاوەنددارەتی لە کەسێتی خۆیدا هەیە ئەمە بەمانای ئەوەش دێت کە ئازادە لەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەو موڵکەیە کاواتە ئەو خاوەنددارەتیەکە کاتێک لە ناو تۆڕی پەیوەندەکاندا خۆیە بینێتەوە چکە ئێمە دوجار بیرمان نەچێ ئەمە کە باز لە تاگەکەین ئێمە لە فەزایە باس لە تاگ ناکەین دوجار تاگ لە ناو کۆمەڵگە و جوات و کۆمیونیتیە ژیان بەسەرەبات کەواتە تاگ بەتەواوەتی لە دەرەوە نیە واتە ئەو تێزەشی کە باز لە تاگەراییەکە بە شێوەیەکی زۆر ڕەها و ئەبستراکت پێم وابێت بەرگەی زۆرێک لە ڕەخنەکان ناگرێت کەواتە لەبەرەوەی مرۆڤ تەنراوە بە کۆمەڵێک پەیوەندیەوە ئەم پەیوەندیانە بە تەنها پەیوەندی خێزانی و پەیوەندی کۆمەڵایەتیەکان نییە بەڵام لەوە گرنگتر پەیوەندیەکانی بازاڕە واتە ئەو پەیوەندیانەیە کە جۆرێک لە پەیوەندی کارە کە ئەمەش بەڕاستی یەکێکە لەو خاڵانەی کە پێویستە سەرنجی بین واتە تاکە کەس هەمیشە لە ناو تۆڕێک لە پەیوەندیە خۆیە بینێتەوە و ئەژی و لەم پەیوەندیانەیە لە ناو تۆڕی ئەم پەیوەندیانەیە ئەچێتە ناو پەیمانەوە واتە پەیمانە بەستێت یان ئەوەی کە پێوترێت کۆنتراکت لە ئینگلیزیە و ئەمەش بنەمای فەلسەفەی پەیمانخوازی یان پەیمان چۆن ناویە بیت بۆ نمونە ئەو کتێبە گرنگەی ڕۆسۆ کە بە ناوی پەیمانی کۆمەڵایەتیەوەیە بە عەرەبی العقد الاجتماعی بە ئینگلیزی سوشیال کۆنتراکت ئەمە تۆ لەم تۆڕی پەیوەندیە هەمیشە لە جۆرێک لە دروستکردنی پەیمانە ئیتر ئەم پەیمانە بۆ دروستکردنی حکومڕانیە یان بۆ دروستکردنی جۆرێک لە پەیوەندیە لەگەڵ ئایا خاوەنکارە ئایا کەسێکی ترە کە ڕەنگە لە ناو بۆتەی حیزبا بێت یان لە ناو بۆتەی دامەزراوەیە بێت واتە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە هەرەمیەتی پەیوەندیەکان دروستە بێت بایەخی ئەم پەیمانانە بێگومان لە سەرەتای دروستبوونیە بۆ ئەوە بۆ کە هەوڵی پاراستنی ئەم خاوەنددارەتی کە پێشتر ئاماژەم پێە بدات و ئەو مافەیە کە تاکە کەس پێویستی پێیەتی بۆ ئەوەی ڕێگە لە پێشێلکردنی ئەم ئازادی و مافە بگرێت
دروستکردنی ئەم پەیمانە لە مێژووی فەلسەفەی سیاسیدا هەر لە هۆبز و لۆک و ڕۆسۆ و کانتەوە پێگەیەکی سەرەکی و جەوهەری هەیە لە دروستکردنی حکومڕانی و دامەزراوە شەرعیەکانی حکوومەتدا واتە لە ڕێگەی ئەم پەیمانەوەیە کە ئەم بیریارانە هەوڵی دامەزرانی دەسەڵاتێگەیەن کە ڕەوایەتی لەگەڵ و کۆمەلگاوە وەرگرتە بێ ڕەنگە زۆرێکتان ئەو کتێبانەتان خوێند بێتەوە یان و نووسینانەتان خوێند بێتەوە ئەبینیت بێگومان جیاوازی هەیە لە نێوانیانەوەتا هەمویان بە یەک ئاراستە و بە یەک تێڕوانین قسە لەسەر ئەو پەیمانی کۆمەڵایەتی و دامەزراندنی حکومڕانی ناکەن بەس خاڵێک کە گرنگە لێرە ئاماژەی پێبم ئەوەیە بۆچی ئەمان یەن باز لە پەیمانی کۆمەڵایەتی یەکەن واتە لە هۆبزەوە بێگومان سیانی سەرەکیمان هەیە بەڵام ئەتوانین بڵێ چوار واتە هۆبز و لۆک و ڕۆسۆ و کانتە هەیە کە زۆر بە گەورەی ئەمانە ئەتوانی بە فەیلسوفانی پەیمانخوازی ناویان بەریت بەڵام بە تایبەتی سیانی یەکەم یەکێک لەو خاڵە گرنگانی کە ئەمان ئەوە ئەکەن ئەوەیە کە چۆن شەرعیەت بن بەو یەکسانیی کە هەیە واتە چۆن شەرعیەت بن بەو ئازادیی کە هەیە لە کۆمەڵگایە چونکە ئیشەکە لەوەیان نییە کە ئەمان بێن حکومڕانی دامەزرێرن واتە ئیشی ئەمانەوە نییە کە بێن حکوومەت دروستکەن لەبەرەوەی ئەمانە خەڵکانی بیریارن فەیلسوفن یەکەم ڕستەی ڕۆسۆ لە کتێبەکەیە کە دەست پێیەکا ئەڵێت کە سەیری دەوروبەرەکەی هەموو کەسێک بە کۆت و بەند کراوە واتە دەست و پێی زنجیر کراوە ئەڵێ بۆچی ئەوە ڕوویە ئەڵێ نازانم بەڵام چۆن ئەمە بکەین ئەمە واتە ڕەوایەتی پێبەخشین ئەڵێ ئەوە ئیشی منە لێرەیە لەم کتێبەیە کە ئەو ڕەوایەتیە دروستکەم بۆ ئەو کۆت و بەندەی کە هەیە واتە ڕۆسۆ بێگومان باز لەوە کە چۆن لەگەڵ دروستبوونی کۆمەڵگەیە جیاوازی دروستە بێت جیاوازی ئابووری سیاسی کۆمەڵایەتیش بێگومان واتە هەرەمێتی پەیوەندیەکان دروستە بێت ئەنجا شتێکی گرنگ کە لێرە ئاماژەی پێبم بۆی کە بیگەڕێنینەوە سەر مەسەلەی تاگەرایەتی و بۆچی باسی تاگەرایەتی ئەەکەین ئەوەیە کە تاگەرایی بۆ بەرهەمە هێنرێت بە تایبەتی لەسەر دەستی جۆن لۆک ئەزانین ئەوە زادەی ئەو مێژووە سیاسەیە کە لە ئینگلتەرایە دروستە بێ لەبەرەوەی جۆرێک لە کێشە و ململانیەکی گەورەی درێژ لە ئارایە هەبوو لە سەدەی حەڤەیە بەهۆی شەڕی ناوخۆوە کە لە ئینگلتەرای ئەو ساکەیە هەبووە کۆمەڵێک خەڵک هەبوون کە هەوڵی ئەوەیان ناوە کە دەسەڵاتی پاشاکان و میرەکان دەسەڵاتێکی ڕەها و موتڵەقیان هەبێت واتە وا وەسفکراون کە دەسەڵاتی پاشاکان نمایندەی خوان لەسەر زەوی لەبەرەوە هیچ کەسێکی تر بۆی نییە گومان لەسەر دەسەڵاتیەوەوان دروستکە و هەروەها هەموو کەسێک کە واتە سەبجەکتە یان با بڵین ژێردەستەی ئەم حکومڕانیەیە ئەم پاشایانەیە و خاڵێکی تریش کە لۆک هەوڵەیە کە ڕەتی بکاتەوە و هەڵی وەشێنێتەوە ئەوەیە کە لە ئەو کتێبەیە کە وەڵامی یەکێک لەوانەیەتەوە کە بەشی یەکەمی هەر لەسەرەوە نووسیوە ئەوەیە کە هیچ کەسێک بە وەکو کۆیلە لە دایک نەبووە و هیچ کەسیشیش ئازاد لە دایک نەبووە لێرەوە هەوڵەیات ئەو تێزە یان ئەو ئارگومنتە تێکفشکێنێ کە میرەکان و پاشاکان دەسەڵاتێکی خواوەندی یان دەسەڵاتێکی مطلق و ڕەهایان نییە و هەروەها دەسەڵاتێکی باوک سالاریان نییە لێرەوە لۆک ئیشی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە باوک سالاریە لە ناو بەرێت و هەوڵەیات ئەو تێزانە بێنێتە پێشەوە کە لەسەر مەسەلەی تاگەرایی دروستە بێ واتە تاک سەرچاوەی بەخشینی ڕەوایەتیە بە هەر دامەزراوەیەکی حکومڕانی یان سیاسی بۆیە لێرەوە ئەبینین تاک یان تاکە کەس یان ئازادی تاک ئەبێتە سنتەری توێژینەوە واتە سنتەری دەستپێکردنی ئەو قسانەی کە ئەکرێت لەسەر مەسەلەی حکومڕانی و پەیوەندیەکانی نێوان با بڵین تاک و دەوڵەت کەواتە سیرەکەین ئەم قۆناغە مێژوویە ئەمەی کە تیا بەرهەمیەت ئەم مەسەلەی تاکە کەسی تیا بەرهەمیەت زۆر گرنگە لی تێبگەین چکە ئەگەر لەو قۆناغە مێژووە تێنەگەین تاگەرایی ڕەنگە بە زۆر تێگەیشتنی جیاوازە بڕوات واتە ناتوانین لەوە تێبگەین کە بۆ تاگەرایی یان سنترالبوونی تاک دێتەکایەوە لە بیری فەلسەفی سیاسی سەدەی حەڤە و دوای هەژدە و بەڵام لە 19 ڕەنگە لەسەر دەستی کارل مارکس
ئەم تێزە ڕەتەکرێتەوە چۆن پێشەوەی بچمە سەر ئەوە یەکێک لەو شتانی کە حەزەکەم قسەی لەسەر بکەم لە پەیوەندی ئەم تێزە بە مەسەلەی ژنانەوە بە مەسەلەی ئازادی ژنانەوە واتە کاریگەری ئەم پێناسەی لۆک کە پێناسەیەکی لیبراڵ خوازە بێگومان و بنەمای فەلسفەی لیبراڵیە بۆ لەو کاتەوە تا ئێستا ئەو قسەکردنەیە لەسەر ئازادی ژنان و ئەو خەباتەی ژنان لە مێژووی خۆیاندا دەرگیری بوون دژ بە پیاو سالاری و سیستمە پاتریارکیەکان هەروەها ئەو مافە سەرەتایی و جەستەیانەی کە ژنان بۆ پاراستنی ژیان و ئازادی خۆیان پێویستێکی گەورەیان بەم تێڕوانینە سەرەکیەی تاگەرایی و ئازادی هەیە کە مافی مڵکدارێتی لە کەسێتی خۆیاندا هەیە واتە ئەم پێناسەیە لە ڕاستیە ئەبێتە هەوێنی ئەم خەباتی واتە ژنان دژ بەم حکمی پیاو سالاریە هەر بێگومان ئەو حکمی با بڵین باوک سالاری کە لەسەر دەستی لۆک ڕەفز دەکرێتەوە و ڕەتەکرێتەوە بەڵام حکمی باوک سالاری ڕەت ناکرێتەوە چونکە ئەو پەیمانێکە تا ڕادەیەکی گەورەت پەیمانێکی تاگلایەنەیە کە لە نێوان تەنها پیاوەکانە دروستە بێ واتە ئەم پێناسەیە بۆ تاگەرایی کە بریتیە لەوەی کە هەموو کەسێک مافی خاوەندارێتی لە کەسێتی خۆیان هەیە یان لە جستەی خۆیان هەیە بێگومانە بێتە خاڵێکی وەرچەرخان و گرنگ بۆ زۆرێک لە بزوتنەوە ئازادی خوازەکان و بزوتنەوە سربەخۆ خوازەکان کەڵم سربەخۆ خواز مەبەستم لە نەتەوە نییە مەبەستم لەسەر ئاستی تاک قساکەم واتە بۆ نمونە ئەگەر هەر نمونەیەکی بچووک بم کە لە بواری خەباتی ژنانە مافی لە باربردنە واتە ئەمە یەکێکە لەو شتانی کە ئەمە هەوێن و هەروەها سەرچاوەی پێدانی ڕەوایەتیە بەم جۆرە لە ماف ئەو تێزەی کە لۆکە یێنێتە پێشەوە بەڵام بێگومان ئەم تێزە بێ گرفت نییە من حەزەکەم باز لەو گرفتەش بکەم هەر لە کۆنتێکستی ئەم باسەیە گرفتی سەرەکی ئەم تێگەیشتنە لە ڕاستیە بۆ تاک و ئازادی تاک لە شوێنکاتی سەرهەڵدانیەوە لە مێژووی سیاسی سەدەکانی حەڤەوە تا دەگاتە ئەمڕۆ بە هەندێک جیاوازیەوە بێگومان ئەوەیە کە چۆن دەکرێت ئەم ئازادیە بۆ مافی خاوەندارێتی بۆ کەسێتی و جەستەی خودت بەکار بهێنرێت و بخوێنرێتەوە واتە ئەوەی ئەم تێگەیشتنە دەیهێنێتە کایەوە بریتە لە پرسی پەیمان هەروەکو پێشتر باسم کرد پەیمانیان کۆنتراکت لە نێوان تاکەکانە هەروەها لە نێوان تاکو کۆمەڵگە یان جوات یان دامەزراوەکانی دەوڵەتدا واتە کاریگەری ئەم تێگەیشتنە بۆ سەر تێگەیشتنی بزوتنەوەی ژنان و خەباتی دەستەبەرکردنی مافەکانی ژنان و بۆ سەر تێڕوانینی فێمینیستەکان لەسەر ئازادی تاک و وێناکردنی تاک وەک خاوەندار لە کەسێتی خۆی ئەو لایەنەیە کە لە پرۆسەی بازار و پەیوەندەکانی بازار و کاردا پرسی پێدانی ئەم توانە فیزیکی و جەستەیی ژن دێتە ئاراوە بۆ بەرامبەرێک بە هیوام زۆر ئەبستراکت نەبێ ئەمە بەڵام ئەکرێ قسەی زیاتری لەسەر بکەین بەڵام ئەوەی کە لێرەیە مەبەستەوەیە واتە لە کۆنتێکستی داستانی بازاڕی ئازاد و ئازادی تاکە کەسە ئەم جۆرە لە خاوەندارێتی واتە لەم جۆرە لە مڵک ئەکەوێتە بواری سەودا و مامەڵەوە کە لە کۆنتراکتێکی سێکسوالیدا دەردەکەوێت و وەک بەرجەستەبوونی چەمکی ئازادی بۆ خاوەندارێتی لە کەسێتی خود دێتەکایەوە واتە ئەم ئازادیە لە سیستمێکی وهادا محکومە بێت بە میکانیزمەکانی بازار و خودی ئەو دەسەڵاتەی بەمانە فۆکۆیەکەی ئەگەر ئاماژە بەوە بین واتە ئەو دەسەڵاتی کە دەتوانێت لە ڕێگەی دامەزراوەکانیەوە پەیوەندەکانی دەسەڵات لە نێوان تاکەکانە دروست بکات و کۆنتترۆڵی کردە و هەڵسوکەوتی تاکەکان بکات لە ڕێگەی ئەوەی کە فۆکۆ پێڵێ بایۆ دەسەڵات و بایەوە سیاست ئەمە لە پەیوەست بە مەسلەی ئازادی تاکەکەس لە خوێندنەوەی ئازادی تاکەس لە کۆنتێکستی خەباتی ژنان و ئازادی ژنان بەرامبەر بەو سیستمە پیاو سالاریانی کە لە ئارایە هەیە و بێگومان بەردەوامی هەیە یەکیشتر لەو شتانی کە پێشتر وتم ئەوە بوو کە وتم بۆ مارکس ئەمە زۆر گرنگە ئەم تێزە واتە لە ڕاستیە ڕەتکردنەوەی
کۆی سەرمایەداری و هەروەها ڕەتکردنەوەی ئەوەی کە مارکس پێڵێت کۆیلەی یان با بڵین کاری کرێگرتە کە واتە مرۆڤ بێتە کۆیلەی کرێ لەسەر ڕەتکردنەوەی ئەم تێزە بنیادنراوە. واتە کاریگەری ئەم تێگەیشتنە واتە کە تێگەیشتنی کە لۆکە یێنێتەکایەوە و ئەبێتە بنەما و هەوێنی فەلسەفەی لیبرالیزم ئەوەیە کە بۆ بەکرێدانی ئەم خاوەنداریەتیە واتە تۆ توانە فیزیکی و جەستەیەکانە هەیە لە بواری بازاڕە و مارکس باز لەوە کاکە چۆن لەسەر بنەمای کاری کرێگرتەوە و ئەو توانایی کە تاکە کەس هەیەی و توانای فرۆشتنی ئەم هێزیکارەی هەیە لە بەرامبەری کرەیەکدا بەم تێڕوانینە لە ئازادی بەڕێوە چێواتە مارکس کاری کرێگرتە بە کۆیلەبوونی کرێ ناوزە دەکا و سیستمی سەرمایەداری لەم تێڕوانینەوە خوێنێتەوە و دوجار لە کۆتاییەوە تا دەرەنجام ڕەتکردنەوەی ئەم سیستمە لەسەر دەستی مارکس ئەبینین کەواتە ئەم ئەوەی کە مارکس باسێکە هێزی کار و فرۆشتنی هێزی کار لە ڕاستیە لەسەر ئەوەیە کە تۆ ئەگەر تێگەیشتنمان بۆ ئازادی تاکە کەس لەو تێگەیشتنی لۆکەوە بێت کە ئەوەیە کە هەموو کەسێک مافی یان خاوەندارێتی یان مڵکدارێتیشی هەیە کە تەنها مافی خۆیەتی و کەسی تر ناتوانێت پێشێلیکە ئەو ساکە ئەم ئازادیە بەو مانایەت کە هەروەها مافیشی هەیە کە ئەو خاوەندە واتە بۆ نمونەیە یەکێک لەو نمونانە ئەوەیە کە تاکە کەسێک دەتوانێت خۆی کۆیلە بکە ببێ بە کۆیلە لەبەرەوەی ئازادە لەوەی کە ببێ بە کۆیلە یان ئازادە لەوەی کە کەسێتی خۆی یان جەستەی خۆی بە شێوەیەک لە شێوەکان بخاتە پەیوەندەکانی بازاڕەوە پەیوەندێکە لە ژێر میکانیزمەکانی بازاڕە بەکاری بێنێت کەواتە ئەمە یەکێکە لەو گرفتانی کە لەم تێڕوانینەوە بۆ ئازادی و بۆ تاکە کەس و بۆ تاگەرایی دروستە بێت. باش ئەمە بێگومان ئەمە ئەکرێت قسەی زیاتری لەسەر بکەین کاتم هەیە باش بۆی من هەوڵ بەم یەکدوو خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە کە پێم وابێ ئەوە پێویستە باسی بکەین ئەوی ژەوەیە کە من کاتێک باز لە تاگەرایی یەکەم کەوتم تاگەرایی زادە و بەرهەمی سەدەیشی دیاریکراوە یان چەند سەدەیشی دیاریکراوە کە لە سەدەی حەڤەوە دەست پێکا و لە قۆناغی مۆدرنیتەی خۆراوە دێتەکایەوە یەکێک لەو خاڵانە کە زۆر گرنگە کە باسی ناکەین لە دنیای نووسینی خۆمانە مەسەلەی کۆلۆنیالیزمە واتە پەیوەندی لیبرالیزم بە کۆلۆنیالیزمەوە چونکە لە ڕاستیە بۆیە سەرەتاوتم ئێمە پێویستمان بە خوێندنەوەیکی مێژوویش هەیە بۆ قسەکردن لەسەر ئازادی تاکە کەس تەنانەت لەسەر تاگەرایی ئەوەیە کە لیبرالیزم شان بەشانی کۆلۆنیالیزم دروستە بێت واتە ئەو وڵاتانی کە بە سەرچاوە و بە مۆڵگەی ئازادیەکانی تاکە کەس دائەنرێت لە ڕاستیە لە پرۆژەیەکی گەورەی بە کۆلۆنیالیزەکردنی وڵاتانی دەرەوەی خۆیان ژیاوە ئەجا لە ڕاستیە ئەمە دووشتی لە یەک دوور نییە بەڵکو زۆر وابەستە یەکتریە چۆن بێگومان ئەمە قسەیەکی زۆر هەڵەگرێ بەڵام پارادۆکسێک هەیە لە نێوان ئەو پاڵپشتیە شێل ژیرانە و سەختەی کە بۆ بەها لیبراڵەکان ئەکرێ لەگەڵ ئەو مێژووی ئەم بەها لیبراڵانە تایە گەشەی کردووە چونکە لەلایەک ئەم بەهایانە وەک باسم کرد زادەی دنیای کۆلۆنیالیزمی ئەوروپیە کە سیستمێکی ئابووری فرە ڕەهەند و گلۆباڵ دەهێنێتەکایە و خۆی لەسەر پایە ئابووریەکانی سیستمی بەرهەمهێنانی کۆیلایەتی دادەمەزرێنێت چکە بیرمان نەچێت لە سەدەی حەڤە کۆیلایەتێکی گەورە لە با بڵێن لە ئەمریکا و لە بەریتانیاوەمانە لە ئارایە و ئەمە یەکێکە لە هەرە شتە گرنگانی کە ئەگەر تۆ هۆبزیش و جۆن لۆکیش بخوێنیتەوە بینیت کە ئاماژەی گرنگ بە و مەسەلەی کۆیلایەتی هەیە و چۆن تا ڕادەیەکی زۆر لە ڕاستیە ئەم تێزەی لۆک بەکارێ هێنرێت بۆ ڕەوایەتیدان بە و کۆلۆنیالیزمە اینجا ئەمە یەکێکە لەو شتانەی کە گرنگە لێرە من ئاماژەی پێ بم واتە سەدەیەکە کە ئەتوانی بڵێ سەدەی کۆمەڵێک شۆڕشە
لە ئەوروپایە بۆ نمونە هەمومان نەزانین کە قسە لەسەر شۆڕشی فەرەنسی و شۆڕشی ئەمریکی و شۆڕشی پیشەسازی ئەکرێت بێگومان شۆڕشی پیشەسازی زۆر گرنگە لەو سەردەمەیە لەبەرەوەی بە جۆرێک لە جۆرەکان ئەو سیستمە بۆرژوازیە یان ئەو کۆمەڵگە بۆرژوازیانە هێنێتەکایەوە کە تا ڕادەیەکی گەورە شۆڕژێڕە بمانایی کە سیستمی پێشخۆی بە تەواوەتی لەناوە بە ئەگەر تۆ بەتەنها نووسینە لیبراڵ خوازەکانیش نەخوێنیتەوە بەڵام مارکس بخوێنیتەوە مارکس زۆر بە باشی باسیەوە کە چۆن ئەم کۆمەڵگە بۆرژوازیانە لە ڕاستیە هەموو ئەوەی کە هەیە لە ناویە بن کە ئەڵێم هەموو ئەوانی کە هەیە لە ناویە بن بە تەنها مەبەستمان لە سیستمی ئابووری نییە بەڵکو هەموو ئەو سیستمە مۆراڵی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریانەی کە هەیە واتە بێگومان سیستمە مۆراڵیەکان زۆر گرنگە کە باسی لێ ئەەکەیت چۆن ئەو سیستمە مۆراڵیانە لە ناوە برێ بۆیە زۆر گرنگە تۆ خوێندنەوەکان تاکلایەنە نەبێ واتە ئێمە بە سەرمایهداری لەو ڕوانگەیەوە نەبینین کە بە تەنها ئەوەی کە پێڵین ئیستیغلال بەرهەمێنێ بەڵکو شتێکی تریشەیە کە ئەبێت بخوێندرێتەوە بۆی لەوە تێبگەین کە چۆن گەشەی کردووە و بۆچی ئەم بەها لیبراڵیانە دروستە بێت کەواتە ئەو پارادۆکسی کە هەیە ئەوەیە ئەو جۆرە لە پاڵپشتی و گرتنە خۆی بەها لیبراڵەکان بەڵام لە لایەکی تریشەوە مێژوویەکی کۆلۆنیاڵی دەرگیری ئەم بەها لیبراڵیانەیە واتە ئەو بەها لیبراڵیانە بە جۆرێک لە جۆرەکان بەکاری هێنراوە بە تایبەتی ئەگەر لە ڕوانگەی لۆکەوە هەروەها لە ڕوانگەی هۆبزەوە بەڵام زیاتر لە ڕوانگەی لۆکەوە کە بیخوێنیتەوە ئەوە بینیت کە تێزی لۆک بەکارهێنراوە بۆ ڕەوایەتیدان بەو کۆلۆنیالیزمەی کە لە ئەمریکای باشوور و باکوورە کراوە بە تایبەتی لە ئەمریکای باکوورە لە سەردەستی ئینگلیزەکان اینجا ئەمە بۆ خۆی بەها لیبراڵەکان بێگومان بنەمای سەردەمی ڕۆشنگەریە کاتێک کە باز لە ڕۆشنگەریەکەین و کۆڵەکە سەرەکیەکانی دەوڵەتان و حکومڕانیە سێکولاریەکانە کەواتە ئەوەی کە کێشەیە ڕەنگە لە هەندێک لە نووسینەکانە ئەوەیە کە ئێمە پێویستمان بە جۆرێک لەم دروستکرد یان نەک دروستکردنی بەڵکو بینینی ئەو پەیوەندیەیە بینینی ئەم پەیوەندیەیە کە لە نێوان بەها لیبراڵەکان و ئەو مێژووە کۆلۆنیاڵیەیە کە هاوشانی ئەم بەها لیبراڵیانە بەڕێوە ڕۆن و بە جۆرێک لە جۆرەکان قسە نەکردن لەسەر ئەو لایەنەی جۆرێک لە ناهاوسەنگی دروستەکات بە تایبەتی لەسەر ئاستی تیۆری و بێگومان کتێب و وتارێکی زۆر لەسەر ئەم باسە هەیە کەواتە هەوڵێم وردەوردە بەرەو کۆتایی بەرم یەکێک لەو شتانی کە گرنگە باسی بکەینەوەیە کە ئێمە باز لە کاتێک لە تاکە کەسی ئازاد دەکەین یان لە ئازادی تاکەکەین ئەوەیە ئێمە قسە لەسەر ئەتوانین قسە لەسەر هەژمونی داستانە گەورەکان و ئایدۆلۆژیاکان بکەین واتە ئەگەر ئازادی بە هەموو فۆرمەکانیەوە وەکو ئازادی بیرۆڕا ئازادی ویژدان ئازادی ئاین ئازادی قسەکردن و دەربڕین بنەمای هەر پرۆژەیەکی ڕۆشنگەری بێت بۆ بەرهەمێنانی تاکە کەسێکی ئازاد ئەوە ئەبێ بپرسین کە ئەم تاکە کەس ئازادە بە چ مانایەک ئازادە ئایا هەر بە هەبوونی دامەزراوە سیاسی کۆمەڵایەتیەکان بۆ زامنکردنی ئازادیەکان تاکە کەسێکی ئازاد بەرهەم دێت هەر دیسانەوە زۆر گرنگە لە کاتێکە باسی ڕۆشنگەریەکەین بێگومان کە باسی ڕۆشنگەریەکەین ڕەنگە لای زۆر بەمان ئەوەیە کە ئێمە گەڕێنەوە بۆ قۆناغێکی مێژووی تەوانەوە گرنگە بێگومان بەڵام لە هەنگامان کاتیشا ئەکرێ ڕۆشنگەری وا تێبگەین کە پرۆژەیەکی بەردەوامە واتە پرۆسەیە کە ئەکرێت لە ئێستای ئێمەشا ڕووبات لە ئێستای کوردستانی شار ڕووبات یان لە دوێنەی کوردستانە ڕووی بدایە واتە ڕۆشنگەری پرۆسەیەک یان پرۆژەیەکی فکری معریفی فەلسەفی سیاسیە لە ڕاستیە پێشەوەی کە پرۆژەیەکی قۆناغێکی مێژووی بێ بەڵام بێگومان بەرهەمی قۆناغێکی مێژوویە کە لە سەدەی هەژدەیە دەست پێکات یان ڕەنگە هەندێک بڵێن لە سەدەی حەڤەیە دەست پێکات لێرە ئاماژە بە کورتی بە کانت هەیە فەیلسوفی ئەڵمانی ئیمانوێل کانت کە باسی ڕۆشنگەریەکە زۆر بە کورتی باز لەوەکە کە ئەڵێ خەڵی جەوهەری هەر ڕۆشنگەریە یان هەر شۆڕشێکی فکری لە ڕاستیە لە ئازادیەوە دەست پێکات مەبەستی چییە؟ مەبەستی وەیە ئەڵێ هەر کاتێک ئازادی هەبوو دەتوانین قسە لەسەر ڕۆشنگەری بە مانا فراوانەکەی بکەین واتە ئازادیش لێرەدا بریتە لە بەردانی یان بەرەڵاکردنی هەموو توانە فکری و عەقڵەکانی مرۆڤ
بۆ بەدیهێنانی ڕۆشنگەری و ڕێنیسانسێکی معریفی کەواتەم ئازادیە لە خودی خۆیان لە ڕاستیان ڕەتکردنەوەی هەر جڵەوەیەکە کە بۆ توانە عەقڵەکانمان دائەنرێت ئەو جڵەوانەی کە ڕێگەمان لێگرن وەک تاکە کەسێکی سەربەخۆ و ئازاد بیر بکەینەوە و لەژێر هەژمونی هیچ داستان و ئاین و کولتورێکدا بڕیارەکانی خۆی نەدات کەواتە پرۆژەی ڕۆشنگەری بریتیە لەو ئازایەتیە نەک ئازادی بریتیە لەو ئازایەتیەی کە تاکە کەس دەتوانێت مێشک و بیرکردنەوە و عەقڵی خۆی بەکاربێنێت هەروەک کان دەڵێ ئەمە کرۆکی ڕۆشنگەریە واتە کرۆکی ڕۆشنگەری لە ڕاستیە هەر بەو شێوەیە ئەڵێ من دروشمی ڕۆشنگەری ئەوەیە کە تۆ ئازا بە و عەقڵی خۆ و بیرکردنەوەی خۆ و مێشکی خۆ بەکاربێنە کەواتە ترس لە ئازادی پێم وابێ هەڵوێستخانیشی لە یەکێک لە پرسیارەکانی باسی لە ترس کرد کە پێم وابێەوە ڕەنگە گرێدان بێ بەو پرسەوە کەواتە ترس لە ئازادی بە هەموو فۆرمەکانیەوە و بەکارنەهێنانی بیرکردنەوە و توانای عەقڵی خۆمان دەمانبا بۆ چەسپاندنی هەژمونی ئەوانی دیکە بەسەر خۆمانە و لە دەستدانی ئازادی تاک لە بیرکردنەوەیشی سەربەخۆیانە کەواتە ئەوە ترسە لە هێزە گەورە و دەرەک پێنەکراوەکانی گردون و کۆمەڵگە و ئەوانی دیکە و تەنانەت حیزب و سیاست و دامەزراوەکان کە وامان لێ ئەکات دەستەمۆی ئەوانە ببین چونکە لێرەدا توانای گەڕان و لێوردبوونەوە و توانا هزرەکانی خۆمان بەکار ناهێنین کاتێک کە ئەم جۆرە لە ترس و ئەم جۆرە لە پاشەکشەیەک هەیە ئەم جۆرە لە ڕەتکردنەوەی بەکارهێنانی توانە فکری و عەقڵەکانی خۆمان هەیە یەکێک لەو ڕەهەندانەی ئازادی کە سەرەکی و گرنگن لە ڕاستیا بۆ تاک نەکەر بە تەنها لە کوردستانە بەڵکو لە تەواوی ئەو وڵاتانەی کە بە وڵاتانی ڕەنگە پۆست کۆلۆنیال ناو ببرێ واتە لە خۆرەڵاتی ناوەڕاست و ڕەنگە بەشێکی زۆری بێگومان ئەفریقیا و ئاسیا واتە هەندێک زۆرێکیش لە وڵاتانی کە سیستمێکی ستەمکاری و تۆتالیتاری بەڕێوەیە بات بریتین لە دەربازبوون لە هەژمونی پەیوەندیە خەڵکی و ئەو پەیوەندیە کولتوریانی دەست و پێمان کۆتەکە و هەروەها وزەی بیرکردنەوەمان لێ دەستێنێتەوە بێگومان هێز و زەبری ئاین و کولتور لە ژینگەی ئێمەدا ئامادەییشی گەورە و بەرچاوی هەیە کە بۆ دروستبوونی مرۆڤێکی بیرکەرەوە و ئازاد پێویستیمان بەسەر لە نوێ خوێندنەوەی ئەو سیستمە مۆراڵی و کولتوریە هەیە کە مرۆڤی ئێمەی لە هەندێک باردا بند کردووە دوجار ئەمە یەک ئاماژەی بچووک بە پەیوەندی نێوان تاگەرایی و کۆمەڵگای مەدەنی بم کە پێم وابێ یەکێکە لەو پرسانی کە ڕەنگە لە کوردستانە زۆر جار قسەی لەسەرەکرێ بەڵام بە شێویشی زۆر کوردباسی یەکەم و بەجێ هێڵم بۆ گفتوگۆکان تا چەندێک ئێمە توانین باز لە تاگەرایی بکەین لە هەمان کات شاباز لە کۆمەڵگای مەدەنی بکەین واتە مەبەستمان لە کۆمەڵگای مەدەنی چیە چۆن تاک لە ناو کۆمەڵگایکی مەدەنیە ئەکرێت تاکێکی ئازاد بێ ئەگەر بەسرا بێتەوە بە کۆمەڵێک لە پەیوەندیەکان و تا ڕادەیەکیش بەسرا بێتەوە بە کۆمەڵێک یاسا و ڕێسای ناو کۆمەڵگای مەدەنی کاتێک باسی کۆمەڵگای مەدەنیەکەی بێگومان زۆرێک ئەتوانی باز لەو ڕێکخرا و دامەزراوانە بکەی کە لە ناو کۆمەڵگای مەدەنیە بوونیان هەیە بۆ نمونە هەر زۆر دوور نەڕۆین زانکۆ بەشێکە لە کۆمەڵگای مەدەنی بەڵام ئەمە یەکێکە لەوانەیە لەو گرفتە تیۆریانە ینی بۆ نمونە لە ئەدەبیاتی خۆراوایە کە باز لە زانکۆ کرێت زانکۆ بەشێک نییە لە تا ڕادێکی زۆر هەندێک لە بێگومان نامێ بۆ ڕەهاییە قسە بکەم بەڵام لەلایەن زۆرێک لە بیریارەکانەوە زانکۆ بە بەشێک لە کایی گشتی دانانرێت واتە ئەو پرسانەی کە پرسی زانکۆیە پرسی دادپەروەری نییە واتە پرسی عەدالەت نییە هەندێک لە بیریارە لیبراڵەکان وا بیری لێکەنەوە وا قسە لەسەر ئەوەکەن کە ئەوەیە چێتە کۆمەڵگای مەدەنیەوە کایی تایبەتیە نەکایی گشتی هەر بۆیەشە ئەوە لینکێکی گەورەی هەیە بە مەسلەی ئازادی تا کەسەوە تا ئازادی ئاین بۆ نمونە چۆن ئێمە قسە لەسەرەوەکەین بۆچی ئاینە بێ لە کایی تایبەتیە بێ نەک لە کایی گشتیە کە ئەمە پێم وابێت جێگەی دیبێتێکی گەورە و گرانە لە دنیای ئێستای ئێمە شاو هەروەها لە ئەوروپاشا لە ڕاستیا و لە ئەمریکایە بەڵام ئەمە لە ڕاستیا زادەی ئەو سەردەمی ڕۆشنگەریەیە کە لە ئەوروپا دێتەکایەوە واتە ئەو مۆدرنیتەی ئەو جۆرە لە دروستبوونی دەوڵەتی سێکولارە لە ڕاستیاکە ئەوە دروستەکە بۆ چوونە ناو ئەو دیبیت و گفتوگۆیانەوە بێگومان پێویستمان بە کاتێکی زۆر زیاترەیە بەڵام من هەر پێم خۆشە ئەوانە وەکو پرسیار و وەکو هەندێک خاڵبی خەمەڕوو بۆەوەی کە ئەگەر پێتان خۆش بوو قسەی لەسەر بکەین کەواتە
ئەم جۆرە لە تێگەیشتن لە تاک لە پەیوەندیدا بە کۆمەڵگای مەدەنیەوە یان بە جڤاتەوە یان بە کۆمیونیتیەکانەوە چونکە ئەکرێت ئێمە باز لە بوونی چەندین جڤات بکەین یان کۆمیونیتی جیاواز بکەین لە دەرەوەی دەوڵەت یان لە دەرەوەی حکومڕانی بۆیە ئەوەی کە گرنگە لێرەیە ئەوەیە کاتێک ئێمە قسە لەسەر دروستکردنی تاچێکی خاوەن وزەی ئازاد و بیرکەرەوە ئەکەین لە کوردستانە لە ڕاستیا دابڕاو نییە لە تۆڕی ئەو پەیوەندیانەی کە تایە دانی پیاهەندرێ واتە تاکە کەس لە ناو پەیوەندیەکانە ئەو دان پیانانە وەرەگرێت ئەمە ئەگەر سەیری بنەما فەلسەفەکەی بکەی ئەتوانی بگەڕێتەوە بۆ هیگڵ واتە هیگڵ بە شێوەیەکی زۆر قوڵ لەسەر ئەمە قساکە بەڵام مەبەستمان لەم دان پیانانە ئەوەیە واتە هەموو تاچێک هەمیشە لەو پرۆسەیە کە پێویستی بەوەیە کە دان بە تواناکانیا بنرێت واتە دان بە بوونیا بنرێت و هەروەها بە تواناکانیا لە ژینگەی سیاسی ببوورە لە ژینگەی کوردستانە کە ژینگەیش تەواو سیاسیە زۆر ئەستەمە قسە لەسەر و جیاکاریە بکەین لە نێوان تاک و کۆمەڵگەی مەدەنی و هەروەها ئەو تێزە لیبراڵیەشی کە کۆمەڵگەی مەدەنی بە بەشێک لە کایی تایبەتی دانێ من پێم وابێ ڕەنگە لە ژینگەی کوردستانە ئەوە کار نەکات چونکە لەبەرەوەی لە ڕاستیا پرسی زانکۆ پرسی زۆرێک لە دامەزراوەکانی تر تەنانەت بۆ نمونە لە ئەدەبیاتی ئەوانە باز لە کلێساکەن کە کلێسە لە ڕاستیا سەر بە کایی تایبەتە واتە کاری تایبەتی تاکە کەسەکانە نەکایی گشتی تۆ توانی ئەگەر بڵین لە ڕاستیا لێرەش دامەزراوی ئاین سەر بەکایی تایبەتە لەو تێڕوانینەوە بەڵام تا چەندێک ئەمە نەپەڕیوەتەوە بۆ کایی گشتی و سیاسی بێگومان پەڕیوەتەوە و بە زۆر بە گەورەیش ئامادەیی هەیە کەواتە ئەو تێڕوانینە بۆ تاگەرایی بە دەر یان ئەبستراکتی کەیت بیهێنی تەجریدی کەی لەو پەیوەندیانە و هەروەها لە کۆمەڵگەی مەدەنی و لە جڤاتەکان بگشتی پێم وابێت تێڕوانینێکە ڕەنگە تا ڕادێکی زۆر کورد بێنێت و نەتوانێت بەرگەی زۆرێک لە ڕەخنەکان بگرێت من لێرە وەستم و زۆر سوپاس بۆ ژێگرتن دەستخۆش زۆر سوپاس دکتۆر لە ماوەیەکی کورتە لە مێژووی ئەو چەمکۆ دەست پێ کرد و لە تێڕوانینی زۆر جیاوازە لە پرسپەکتیڤی زۆر جیاوازەوە قسەت لەسەر کرد کە پێمان وایە پێویستی بە کاتی زیاتر هەیە ئێستا ئێمە کات ئەبەخشین بە ئێوە پێم خۆشە سەرەتا ناوەکان بنووسم لێرەوە دەست پێکەم تا ئەو سەر یەکێک ناوەکانە نووسم و کاتەکە دابەشەکەین لەم ڕیزە چ بە ڕێزێک ئێوێ پرسیاری هەبێ یان قسەیەکی هەبێ فەرموو نای بەڕێستان بەڵێ نوە جەنابتان دەستان هەڵ بەڕێ ناوی بەڕێستان بایەزید حەسەن بەڵێ تەنیشتی کاک بایەزید بەڵێ بەڵێ فەرموو ناوی جەنابتان مامۆستا ڕەوف ئەسما بەڵێ مامۆستا فەرموو زاهیر بەڵێ کەسی کە لەم ڕیزە ئێوێ قسە بکە یان پرسیارێکی هەبێ فەرموون لێرە ئێوە بەڵێ فەرموو کاکاروانی دوو خولەک کاتت هەیە بۆ پرسیاریان هەر بابەتێک کە بتوێ قسەی لەسەر بکەی باش دەستان خۆش بێ بەخێر بێتەوە دکتۆر دارە دەست خۆش وڵا تاگەرای ڕوونە و پەیوەندی بە لیبرالیزمەوە بە سەرەتاکانی لیبرالیزمەوە پێم وایە ئەو تاگەرایی لە واقعی ئەمە هەیە کە گرنگە قسە لەسەر چەمکی تاگەرایی لە واقعی کوردستانە بکەین هەتا لە سەراستی جیهانیشە خۆتە زانی خودی مانە لیبراڵەکەی تاگەرایی لە بەردەم هەڕەشەیە بەو ئەندازەی دوورکەوینەوە لە تێڕوانینی تاکی ئینسان بەو ئەندازە هەتا لە مانە سەرەتایەکانی لیبرالیزمەکەی لۆک و ڕۆسۆ ئەوانش دوورەکەوینەوە لەبەرەوەی ئەوان پێشەوەی هەر شتێک بێ مرۆڤە ئەبێ بە تاک دوای ئەبێ بە هاوڵاتی و ئەم شتانە بەیەکەوە لە چوارچێوەیەکی وا جۆشدراون ئاسیان لە بەیەکەوە جیا بکرێنەوە هەتا مەسەلی لێ کۆلۆنیالیزمەکە ڕوونە هەمان دابشکردنە زهنیەکەی یۆنانە درێژە بێتەوە بربەرەکان هەن و ئینسانەکان هەن ئەسڵەن ئەوانەی کە داگیرەکرێن یا کۆلۆنیالیەکرێن هەر لە بنەڕەتا ئینسان نین
بە تێگەیشتنە قوڵە لیبرالیەکە لەبەرەوەی کێشەیەکی زۆر قوڵ خۆمانە زانین لە خۆرئاوا هەیە چێ ئینسانە ماوەیەکی زۆر ژن ئینسان نەبوو یعنی کۆیلە ئینسان نییە و بربەرەکانیش ئەگەر ئینسانیش بن یعنی ئینسانێکی کەمترن کۆیلەکانیش هەر لە ئەرستۆوە تاکو دوایی یا ئینسان نین یا ئینسانێکی پلە سێ و چوار و کەمترن ئینسانی ئامرازن نەک ئینسانی ئامانج بەو تعبیرێکە دوای کارد لە چوارچەوەی فەلسەفە ئەخلاقەکەی خۆیان بەکاریێنە لە کوردستانە تاگەرایی پەیوەندە بە زۆر شتەوە یەکەم تاگەرایی و مەسەلەی چەمکی گەل ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لە دیدی تاکو بۆ خۆی و پێکەنانی چەمکی گەل نەبوونی شنوازێکە بوومان کۆکاتەوە تاگەراوی پەیوەندی بە ئینسان و مافەکانی ئینسان و دۆخی سروشتی ئەم جۆرەشتانەوە تاگەراوی پەیوەندی بەبوونی یعنی ئاینێکی فەرهەنگی باڵادەست لە هەرێمی کوردستانە لانی کەم لە ئاستە فەرهەنگەکەیە تاگەرایی و مەسلەی فرەلایەنی لە هەرێمی کوردستانە ئێمە لە بەردەم تەحەدیای کێشەی نیشتمان سازی گەل سازی هاوڵاتی سیازی چۆن تاکێک هوشیار بێ بەوەی کە هاوڵاتیە تاکێ هوشیار نەبێ بەوەی هاوڵاتیە بە بڕا من کارەسات دروستەوی یعنی بۆیە وردە وردە ئێمە لە بەردەم تەحەدا گۆرەکانی قۆناغی یعنی دوای مۆدێرنزمیشین کە تاگەرایی بەرەو توندڕەویێڕە و بەرەو لە خودنامۆیێڕوە لە سەراستی جیهانی فەزای مەجازیش بەشێ لەوانەشی هێناوەتەوە بۆ لای ئێمە کەواتە چەمکێکە بە تەواوی ماناتوانم بڵێم شەکەت و ماندوو شێوا و هەندێک جار لە باتێەوەی قازانج بگەێنێ لەبەرەوەی ئێمە لە چوارچەوەی پرۆژەیەکی بیناکردنی سیستمێکانین بەو جۆرەی ڕۆشن بوو لە بەرچاوی لۆک و ئەوانە لەو سەرەتایەنەوە کە بۆرژوازی نیشتیمانی باڵادەست بێ لە چوارچەوەی سیستمێکا و لەسەر ئەساسی پەیمانی کۆمەڵاتی بنیاد بندرێ لە دۆخێکی شێوا و ناخورسەندا بە دەردی فارسەکاڵە ئەژی قسەی زۆر زۆرەوێ ئەگینا تاکبوون لە باتێەوەی ئێمە ڕزگارکە زیاتر گۆشە گیر هەڵمانەوە شوێنێ و بەڕووتی ئەمان خاتە بەردەم تەحەدا و ئاگر و گەورە لەو جیهانەیە زۆر سپاس سپاس بۆ ئێوە نواخان ویستم بڵێم کە تاکی ئازاد ینی لەو کاتێک کە لۆک نووسیوێتی تاکی ئازاد ڕەشپێستی نەگرتوتەوە و تاکی ئازاد لە دنیای پیاوسالاریدا ژن ناگرێتەوە و لە سیستەمی سەرمایه‌داریدا پرۆلێتێرێت ناگرێتەوە و دایمە بەشێکیان چەند کەسێک هەن کە ئازادی مافی خوان نییە. بۆیە چۆن بتوانین فکرێکی پۆزیتیڤ یاخود بەسوود بۆ تاک گەرایی دروستکەین کە مێژووەکی کۆنی کۆلۆنیزمی هەیە بە تایبەتی لە کۆنتەکستی کوردبوونە. من هەست دەکەم دایمە لە کۆمەڵگەی کووردا دوو بەش هەیە بەشێکی زۆر بەرەو ئیندیڤیدوالیزمەوە ئەڕوا ئەڵێ ئێمە زۆر مێشکمان لە کۆمیونیتیە خۆمان مەشغوڵەکەین و زۆر لە ناو یەکین پێویستە تاک بۆ خۆمان دروستکەین. بەشێکی تریش هەیە ئەڵێ نەخێر ئێمە ڕقمان لە ئیندیڤیدوالیزمە چونکە ئیندیڤیدوالیزم هی ئێمە نییە هی کورد نییە هی دەرەوێ وڵاتە یعنی شتێکی وێسترنە. بۆیە ویستم بزانم بەڕای تۆ یاخود لە بیرکردنەوە دەربارەی ئیندیڤیدوالیزم لە کۆنتەکستی کوردبوونە چۆنە چۆن بتوانین هەست دەکەم یعنی ئەو بەشەی کە زۆر ڕقی لە بیرکردنەوە دەربارەی ئیندیڤیدوالیزم هی ئەوەیە کە لەبەر مێژووەکەیەتی لەبەرەوە کە بیر لە ئیندیڤیدوالیزمەکەمەوە بیر لە کۆلۆنیالیزم ئەکەنەوە. بۆیە بیرەکەمەوە ئەتوانین فکرێکی پۆزیتیڤ بین بە پێناسەی ئیندیڤیدوالیزم و چۆن بتوانین باڵەنسێ بکەین لە بینی ئەم دوو فکرە کە لە کۆمەڵگەی کورددا هەیە. زۆر سپاس. دەستخەوش نواخان بەڕێز بایەزید فەرمۆن. دەست خۆش دکتۆر دارا شتێکت باسکردوتت تاک ئاژەڵێکی کۆمەڵاتێ بەس ئەوەی خوێندومانە لە مەکتەبیش ئەڵێ مرۆڤ نووسیتە تاک ئاژەڵێکی سیاسیە بەس ئەسڵەکەی ئەڵێ مرۆڤ ئاژەڵێکی کۆمەڵایەتیە بە سروشتی خۆی وایە بیزە بدە شتە وایە وەزامەر واش هاتووە باسی ئەوەت کرد ینی ئەو باسی ئاین نەکرد ینی پەیوەندی نێوان ئاین و تاگەرایی کە تۆ تەماشاکەی فەیلسوفەکانی ئەوروپا جان ژاک ڕۆسۆیە ڤۆڵتێرە کانتە هەموو بڵێن جۆن لۆک و ئەوانە هەتا ڤۆڵتێر دوو خانوویە بووە لەسەر حدودی سویسرا و نەمسا ئەگەر هات با و لە فەڕەنسا
ئەمری گرتنی وەرەچوو ئەچوو بۆ خانووەکەی نەمسا ئەگەر لە نەم ساعات هات بۆ فەڕەنسا یعنی کە تەماشاکەی ئەو فەیلسوفانە کە باسی ئازادی مرۆڤ و تاگەرایان کردووە هەمویان یعنی ڕاون و کڵێسا و ئەو ئەمیر و ئەوانەی کەوا حکمی ئەوروپایان کردووە هەمویان دژی ئەوان ڕاوەستاونەوە یعنی خۆزگە زیاتر باس کردبارن ڕۆڵی ئاین ینی ئایا پەیوەندی نێوان ئاین و تاگەرایی چیە بێگومان تاگەرایش پێم وایە شتێکی ڕێژەیە تۆ تا و حەدە ئازادی تەیە کە ئازادی تاکێکیکە نەخۆی هەروەها پەیوەندی تاک لەگەڵ کۆمەڵگا یعنی ئەبێ تاک ینی ئازادەکەی ئەوەندە بێ کە تاسیر نەکاتە سەر بڵێن بەرژەوەندەکانی کۆمەڵگا بێتکە لەوەش پرسیارشتم نووسی بوو باسی تاگەرایی و ئایدۆلۆجیا من پێم وایە ئایدۆلۆجیا تاگەرایی کۆتوبەند دەکات تۆ تەماشاکە ینی ئایدۆلۆژیای شوعیەت یان بڵێن ڕازمالی کە تەماشاکەی ئەو تاکە ئەو ئازادی نییە کە بۆ خۆی بێ بەڵکو ئەو مەسەبەیە ئەو نەهەجە بڵێن شوعی بە یان سەرمایهداری بێ ئەویان ئەو کۆتوبەندی دەکات بەڕای جەنابیشت یعنی ئێستا کوردستان لەکوێی تاگەراییدا تۆ دەبێت لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کە کوردستانیش دەگرێتەوە یا ئەو وڵاتانێکەوە ئیسلامن یان کۆمەلگای ئەوروپیش ئەوانەی ئیماندارن ئایا ئەوان چۆن لە تاگەرایی دەڕوان و زۆر سپاس کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئێوەش فەرموو مامەسارۆف سپاس دکتۆر دارا بابەتێکی زۆر باش بوو دەوڵەمەند بوو بەڵام پرۆگرامی نووسینەکە مەنهەجەکە تۆزێت تێکەڵی پێوە بوو ئەو تێکەڵی وای کرد کە تێک بچرشێ بابەتەکان و هەر بابەتە حەقی خۆی نەدرێتێ بابەتی تاگەرایی و لەگەڵ خاوەنددارێتی ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە یعنی ئایا ئەگەر تاگەراییەکی زۆر بە تەماع زۆر کارا زۆر ئیشکەر ناکاتە ئەوەی کە بروزی سەرمایهداری و جۆرێک لە چەوساندنەوە و جۆرێک لەوانە دروست بێت ئەمە بە حەقەت یعنی ئەبێ زیاتر تیشک بخرێتە سەری بابەتێکی تر تاگەرایی و کۆمەڵگا ئەبێ معادلەیەک بێ لە بینی تاک و لە بینی کۆمەڵە ئەگەر تاک مەهمایەکون زۆر بەتوانا بێ زۆر لێهاتوو بێ زۆر باڵادەست بێ بەڵام ئەگەر لە کۆمەڵگەیەکی دواکەوتوا بێ کۆمەڵگەیە کە توانای بەرەو پێشوونی نەبێ وەکو کۆمەڵگە خۆرەڵاتەکان ئەو تاکە هەموو زە و تواناکانی بەرەو چیە چێ بەرەو پوکانەوە چێ ناتوانێت ئەو کێشەی کە ئەوێت یا ئەو تموحی کە هەیەت یا ئەو توانایی کە هەیەی چارەسەری بکات ینی ڕێگەی بۆ بدۆزێتەوە لەبەرەوە تاگەرایی مەفهومێکە زۆر نسبیە ئەگۆڕێ لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر بە تایبەتی ئەوەی جەنابە کە باسی کرد زیاتر تاگەرایی لە کۆمەڵگەی خۆرئاوا بوو زیاتر یعنی ئەو تابعی هەبوو شتێکی تر تاگەرایی و ئازادی لای کانت ئەمانۆئیل کانت هەندێک جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی لۆکە لەگەڵ ئەوەی ئەوانەی سەورەی فەڕەنسیە چونکە ئەو دوو کۆمەڵگەیە دوو کۆمەڵگەی جیاوازن لە ڕووی پێشکەوتن لە ڕووی ئەو واقعی کە هەیەە سپاس سپاس بۆ ئێوە ناوی بتەناوتان زۆر باشە دەرفەتە ئێمە فەرموو کاک زاهیر ئەو ناوی نووسیە و دواتر دەرفەتەین بە جەنابیشت سپاس بۆ دکتۆر دارا بۆ ئەم کۆڕە بەڕاستی کۆڕێکی گرنگە مەسلەی تاگەرایی بە تایبەتی بۆ کۆمەڵی ئێمە کە شتێکی نوێیە بێنەوەژ ینی مەسلەی ئەم بابەتە پێویستی بەوە هەیە نەک بە کۆڕێ بە دەها کۆڕ ینی ئەم برادرە فەرمووی کە مەسەلەن ئەوەی کاکدارا تێکەڵەیەکی پێوە دیارە هەر کەس بیگرێ بە دڵنیاییوە تێکەڵەیەکی پێوە دیارە چکە مەسەلەکە زۆر زۆر گرنگە زۆر پە لە هاوێژێ بۆ زۆر لایەنی تر ینی شتێک نییە کە تۆ بتوانانی لە خلالی دەدەقا چارێکی 20 دقەیانی ئەو مەسلێ لاوەلاکێتەوە من لێرە پرسیارێک و ئیزافەیەک ڕوونکردنەوەیکردن پرسیارەکە لە دکتۆر دارا ئەوەیە تاوان ڕاستە جۆن لۆک ڕۆڵێکی گەورەی هەبووە لە مەسلەی تاگەرایی ئیندیڤیدوەلیزمە بەڵام هاوکات من تێنەگەیشتم بۆچی ڕۆڵی ماکس شتێنرا کە یەکێک بووە لە فەیلسوفە گەورەکانی ئەڵمانیا ئەو سەردەمە 1940 من بەرگۆم نەکەوت ئەگەر کردی بێتە داوای لێبوردنەکەم باست نەکرد لەو بارەیەوە کە لە حەقیقەتا ڕۆڵی ئەوەنە گەورە بوو کە بزوتنەوەی ئەنارکستەکانی کرد بە دوو بەشەوە کارگەرایی کۆمەڵگەرایی مەسەلەن وای لێ هات
بێگومان مەسلەی تاگەرایی و کۆمەڵگەرایی ئەچمە سەر ئەوەی کە یعنی وەکو هەموو چەمکی یا وەکو هەموو بابەتێکی تر سیستەم یا دەوڵەت یا دەسەڵات بە گوێرەی پێویستی خۆی بەکاری هێناوە مەسەلەن تاگەرایەکان مەسا جۆن لۆک چۆن بۆی ڕوانیوە یا ماکس شێنەر چۆن بۆی ڕوانیوە بە دڵنیاییوە سیستەم بە جۆرێکی تر تەحویری کردووە بە جۆمەکو چۆن مەسەلەن ئێمە کە باز لە سۆشیالیزمەکەین باز دەواکەن ئەڵێن ئەی کاکە ئێمە سۆشیالیزممان بینی سۆشیالیزم ئەوەیە کە ستالین بوو ئەوەیە کە بەلشەفیک بوو ئەوە بوو کە فڵان کە لە وڵاتانی شەرقی ئەوروپا بوو ئەم شتانە بە هەر حاڵ یعنی لێرەوە چمە سەر ئەوە کە لە حقیقەتە یعنی دکتۆر دارا زۆر جوان باسی کۆمەڵی کرد دەوری تاگەرایی باسی لەوە کرد کە مەسلەی تاک گەرایی ممکن نییە بە بێ کۆمەڵ یعنی منش تاکید لەسەرەوە کەمەوە بەڵام زیاتر ئەبێ پێداگری لەسەرەوەکە کە تاگەرایش دەوری خۆی هەیە ینی پەیوەندی نێوانی تاگەرایی و پەیوەندی کۆمەڵگەری بەڕێی من وەکو ئەو وایە کە بڵێ پەیوەندی لە بینی مادە و چیە مادە و بەڵێ تێگەی ئاوا یعنی چەندێک گرنگە ئەمەنە گرنگە چونکە تۆ ممکن نییە یعنی کۆمەڵێکی باشت هەبێ بەبێ ئەوەی کەوا تاکی باشت هەبێ و دوای ئەوە هاوکاتی یعنی تاکگەرایی ئازادی تاک مافی تاک ممکن نییە یعنی تەریکی کە لە مافی کۆمەڵ ممکن نییە تۆ کۆمەڵک ئەگەر تەواوی کۆمەڵ ئازاد نەبێت تاک تەواوی ئازادی هەبێت ئەوە شتێک نییە یعنی کە چان لەبەرەوە تاک و کۆمەڵ ئازادی تاکگەرایی لەگەڵ مافی کۆمەڵە یعنی یەک شتن کە بە یەکۆ بەسراون هیچ ناکرێت یعنی لەو بارەیەوە دوا قسەم لەو بارەیەوە ئەوەیە مەسەلەن تەماشاکەی خۆی ئێستا سیستەمی ئێستا دەوڵەت دەسەڵات زۆر لەگەڵ تاگەراییان بۆ معنایە کە مافی تاک بەڵام چ زۆرە مافێکیانەوێ ئەوان مافی شۆپینیانەوێ خەڵک بەردەوام گیرفانی بەتاڵ بێ بچێ شتی تازە بکڕێ بۆ ئەوەی کەوا قەرزار بێت و بانک ئیسفادەی لێ بکە یا ئەوەی کە پارەی ئەداتێ ئیسفادەیە ئازادی باز لە ئازادی ئیش ئەکا بەڵام هاوکاتیش فرسەت نییە بوو ئیشکردن باز لە ئازادی خوێندنەکە خەڵک ئازادە بۆ خوێندن بەڵام هاوکات مەسەلەن ئەوانەمان کە لە بەریتانیاین ئەزانین کە لانی کەمە بێ 54 هزار پاوەند بدە بۆ 3 ساڵ ئەوە چ جۆرە ئازادیەکە یعنی قسە لەسەر ئەوەیە یعنی ئێمە ناتوانین لە خلالی کۆڕێکە یا دوو کۆڕا بە تەواوەتی پەیوەندەکانی نێوانی تاکگەرایی و کۆمەڵ و هەروەها چوونەتی تەشویقکردنی یا گەندەڵکردنی چەمکەکان لەلایەن سیستەم و لەلایەن دەوڵەتەوە دووبارە سپاس بۆ هەموو لایەک و سپاس بۆ ئێوەش کە فرسەتاندا پێم کە قسەیە بکەم بە ناوی خوای گەورە حەزەکەم سەرەتا لەسەر ڕۆشتی میوانەکان شتێ بڵێم هابرماس کۆڕێکی هەبێ سەرەتا 200 کەس ئامادە بن کە دەسەکە بە قسەکردن 6 کەس ئەمێنێتەوە ئەڵێ ئەوە کۆڕی منە بەڵام میلەتی ئێمە کۆڕبەین تێگەشتەوە بۆ خۆشی بێتە ئاوێ شتێ بخوات و دوایی بڕاتۆ لە کەیسێکیاوە بێ ئامادە بیت تا ئاخر وشە ئەگەر ئەهلی ئەم وەک دەڵێ ئەم یانەی ئەگەر هاتوویتە حزور ئەمە کاکە دارەجان بەڕای من هەر کەس دەست بکە بە قسەکردن لە دیبەی تا قسەکردنە یعنی گرنگیەکی سەردەمی معریفی پێویستیە کە ناسنامەی فکری خۆی بڵێ بەڕاستی بەبێ ناسنامەی فکری کەسەکان ئێمە ناتوانین یعنی شتێک بڵێن ئەو کات ئەبێتە جوابدانەوەی کۆمەڵێک توێر یعنی توێری سربەخۆ نە کەسەکە وەک داعی ئەو شتە مثلا کاکدارە دێتەوە لە ئەمریکاوە لە هەرێمی کوردستانە دەیەوێ لەسەر ئەم کۆمەڵە مەفهوماتانە ئیش بکات ئەبێن بخۆی سەرەتا ناسنامەی فکری خۆی بڵێ کە من کەسێکی وام لە ڕووی دینیەوە لە ڕووی فەلسەفیەوە من لەسەر ئەم خەتەم وەک سەرەتایەک بمناسن پاشان ئەمە یارمەتیمانەدا بۆی ئێمە لەگەڵ کاکدارە باشتر قسە بکەین و پاشان کاکدارێ بەڕێز پێم وا بوو تەرحکردنی باسەکە لە ئاستی تیۆری ئەکادیمی یعنی کتێبی دەرنەچوو دەبێ بڕێک حتا کتێبەکان لە توێژینەوەی ئەکادیمی ببوورە پێت ئەبڕام ئەگەر بکرێ پرسیارەکە و سەبارەت بوو بابەتە بێ کە دکتۆر دارا باسی کرد کە ئێمایمانەیە گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەین تەمام زۆر بە کورتی دەچمە سەر پرسیارەکان کاکە دارا کاکە دکتۆر سەبارەت بە تاگەرایی تا ئەو دقەی ئێستا بانگەشەی بۆکرێ مەفهومەکە تقریبەن مەفهومێکی مادی کۆمەڵایەتی سیاسیە باشە لە باری فەلسەفیەوە ئێمە تاک کەسەکان سربەخۆ تاگەرایی ئەم هەر یەک تاکەی چۆن دەتوانن پرسیارە وجودیەکان وەڵام وەربگرن چیان بەسەردی ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لە غەرب بیسیم گەشتۆتە ئاستێک لە جێگەکان بنووسن تکایە لێرە خۆکوشتن قەدەغەیە یعنی لەم بارەوە گەر خۆت پێمان بڵێ
ئەنجامەکەی چیە یان بپرسین یان دەبڕێن ئێمە دەزانین بەڵام لە شوێی پرسیار وە دووەم هەر داعیەکی تاگەرایی دەڵێ مەکەونە ژێر کاریگەری هیچ هێڵ و خەت و خوتوت و ڕێبازی دەرەکی و ناو هەتا دوایی باشە بەجددی بۆ خۆی ئەم کەسە بۆ خۆی فشارێک نییە دەڵێ بکەوە ژێر کاریگەری منەوە یعنی ئەگەر ڕوونە مەکەوە ژێر کەس بەڵام بکەوژێ کاریگەری قسەی من سوپاس دەکەم دەستان خۆش کۆتا کە زۆر بگرین فەرمونون دەست خۆش سوپاس دکتۆر جان بەڵام من یەک پرسیارم بۆ دروست بوو لەسەر ئەو مۆزوعی زانکۆ کەوتت هەندێکیان لە دەرەوەیش قسە هەیە لەسەرەوەی کە زانکۆیش ئەکرێ کایەکی گشتی نەبێ وەکو بۆ نمونە وەکو کڵێسا وەکو کۆمەڵە شوێن ئایا ئەکرێت تۆزێ زیاتر ڕوونکردنەوە لەسەر ئەوە بیت کە لێرە هێشتا جاری وایە بە هەندێک بیان و زانکۆ لە کایی گشتی ئەخرێ لە کاتێکە ئێمە هێشتا یعنی قورسە لەسەرمان بیکەینەوە بە کایی گشتی ئەگەر خۆیشی کایی گشتی نەبێ ئەوە عنی تۆزە ڕوون نەبوو دەستان خۆش بێ مەفهومەکە گەیشت سپاس فەرمو دکتۆر سپاس پێما بێ پرسیارەکان تۆ زۆر و من چاوەڕێوە بووم لە ڕاستیە سێدانە و ئینجا قسە بکەم بەڵام بەرحاڵ هەوڵێم وەڵامی ئەوانە بەمەوە کە بیرم ماوە و کە پێما بێ هەریەکی لەو پرسیارانە بۆ خۆی گرنگی خۆی هەیە بەڵام لەکۆ دەست پێ بکەم لەوێ دەست پێکەم کە پێم وا بێت کاک ئەبوو بەکر کاروانی تەواو بوو لێرەیە تەواوت پێم وا زیاتر ئەوی تۆ زۆرێک بوو لە سەرنج لە بری با بڵێن پرسیار بەڵام ڕەنگە لە سەرنجەکەیە من سەرنجێکی ترم هەبێ ئەوی ژەوەیە کە باسی ئەوت کرد کە تاگەرایی ئەبێتە هۆی تێکدان لە بریەوەی دروستکردن ئەگەر بە شێوەیە لە شێوەکان کورتی بکەمەوە قسەکانی جەنابە من دڵنیا نیم لەوە ئایا بۆچی تاگەرایی بێتە هۆی تێکدان چکە دوجار من بە جۆرێک لە جۆرەکان ویستم باز لەوە بکەم کە جگەل لە باسە تیۆرێکە کە لەبەرەوەی زۆر گرنگە ئێمە مەسەلی تاگەرایی لە سیاقی مێژوویە سیرکەین ئەجا دوجار دەرەنجامی لێ دەربێنین و دوجار بتوانین تێزی خۆمانمان بۆی هەبێ بەڵامیچە لەو تێزانی کە من باسم کرد لە کۆتاییە ئەوە بوو کە ئەکرێت تاگەرایی لە ژینگەی کوردستانە وەکو ئەو تاگەرایە نەبێت کە لە سەدەی حەڤەیە دروست بووە لە کۆنتێکستی فەلسفەی سیاسی لیبرالیزمە چکە تەواو جیاوازە بەڵام هەندێک لە کۆڵەکەکانی هەندێک لە تێزەکانی ئەکرێ ئیشی پێ بکرێ بۆ نمونە مە کاتێ باسی ئازادی ڕادەربڕینەکەین ئازادی ئاینەکەین ئازادی قسەکردن و بیرکردنەوە و ویژدان و ئەمانەکەین بێگومان ئەم ئازادیانە گرنگن بەڵام خاڵیش تری ژەوەیە کە تۆ پشتی ئەوەش بزانی پشتی ئەوەش تێ بگەی کە ئەم ئازادیانە چۆن ئیشەکات واتە ئەو دامەزراوە سیاسیانەی یان ئەو دەوڵەتانە چۆن ئەم ئازادیانە بەکارەهێنن لە بەرامبەر هاوڵاتیانە لە بەرامبەر کۆمەڵگایە واتە چکە لە هەندێک جارە ئەو جۆرە ئازادیانە فراهەمەکرێت بەڵام لە پێناوی ئەوەی کە تاکە کەس وەک تاک بژی واتە داخڵی کایی گشتی و کایی سیاسی نەبێت بەڵام ئەمە بێم وابێ لە کوردستانە زۆر زەحمەتە نەگەر لە کوردستانە بەڵکو هەر وەکو سەرەتا لە باسەکەما وتم ئەو وڵاتانەی کە پۆست کۆڵۆنیاڵن چکە لە بەرەوەی مێژوویەک و ژنگەیەکی سیاسی گەورە تایە ئامادەیە سەبارەت بە پرسیارەکەی نواخان کە باسی کوردبوون تاگەرایی لە پەیوەندی بە کوردبوونەوە ئەوە پرسیارێکی گرنگە بەڕاستی ئەکرێ قسەی زیاتری لەسەر بکرێ بەڵام ڕەنگە یەک سەرنجی بچووکەگە لەسەرەوە بەم ئەوژەوەیە کە ئێمە لە کۆنتێکستی کوردبوونە گرنگە باز لەم تاگەراییە بکەین وەک دەربازبوون لەو هەژمونە حیزبی و سیاسی و ئاینی و کولتوریەی کە کۆتمانەکە ڕەنگە هەندێک هەڵسوکەوت و ڕەفتاری کولتوری و تەنانەت ئاینیش هەبێ کە جۆرێک لە بەهای مرۆیی هەیە ئەمە بەو مانایە نایە تۆ هەموو سەراپای سیستمەکە ڕەتکەیتەوە بەڵکو خوێندنەوە بۆ ئەو سیستمە بکرێ واتە خوێندنەوە بۆ ئەو سیستمە بکرێت کە ئێستا لە ئارایە کە ئێستا ئێمە تایە ژین کاڵێم ئەم سیستمە مەبەستم لە هەموو بوارەکانەوە تا سیستمی کۆمەڵایەتی ئاینی کولتوری سیاسی ئابووری جا ئەکرێ کوردبوون لەو ڕوانگەیەوە کاری لەسەر بکرێت کە لە دنیای ئێمەیە لە ڕاستیە کوردبوونەوەیە کە تۆ تاچێکی وشیار دروستکەی ئەو تاکە بخەیتە بەرڕەخنە کە زۆر زوو ئامادەیە تەسلیمی
ئایدۆلۆژیایەکی حیزبی ببێ بۆ نمونە زۆر زوو ئامادەیە تەسلیمی بانگەشەیەکی سیاسی ببێت یان پرۆگرامێکی سیاسی حیزبی ببێت لەبەرەوە ئێمە پێویستمان بۆیە لە ڕاستیا کە باز لە تاگەراییەکەین ئەو تاکەیە نەک ئەو تاگەراییە بێ کە وابەستەی مێژوویەکی دیاریکراوی سەدەی 1970 ئەنجام من ئەوە هەر وەکو کۆمەڵێک با بڵێن شتی گشتی ئەکرێت تاڵن زیاتر وردکرێتەوە قسەی شترەوەی لەسەر بایەزی دۆنێ تاگەرایی ئاین و تاگەرایی بێگومانەوە زۆر زۆر گرنگە ئەو قسەیەشی کە جەناب بکردەوە زۆر ڕاستە کاتێکە بۆ نمونە کتێبە هەرە گرنگەکەی هۆبس لەلایەن زانکۆی ئۆکسفۆردەوە ئەسووتێنرێ لەبەرەوەی هۆبس کە ئەوەی کە هۆبس زەینوسێ لە لە ڕاستیا جۆرێکە لە شۆڕژ لە دژ بە کڵێسە چکە هۆبس سەرڕایەوەی کە ڕەنگە لە ئێستا هیچ کەسێک لەگەڵی ڕێک نەکەوێت لەگەڵ فکری هۆبزە لەبەرەوەی دەسەڵاتێکی ڕەها دروستەکە بەڵام هۆبس بنەمایەکی سێکولاری بۆ دەوڵەتدا ئامەزرێنێ واتە دەسەڵاتی کڵێسا ئەخاتە دەرەوە ئەو حکومڕانی کە دروستیەکە لەسەر بنەمایەکی سێکولاری نادینی دروستەکات بۆیە هۆبس بە سەرەتایی فەلسفەی سیاسی با بڵێن دائەنرێت اینجا بێگومان ئەو مەسەلەی تاگەراییە بە جۆرێک لە جۆرەکان هەم لە وتوێژ و گفتوگۆ و شەڕایە لەگەڵ هەموو ئەو سیستمانی کە باسم کرد بە ئاینیشەوە واتە کولتور و ئاین و بەها مۆراڵیەکان بەها ئەخلاقیەکان کە تاکە کەس بە جۆرێک لە جۆرەکان کۆتوبەندەکە بەڵام وابزانم هەندێک ئاماژەم پێە لەوەی کە هەژمونی ئەم جۆرە لەم سیستمانە تاک کۆتوبەند دەکات واتە ئەو ئازادیە کورتەکاتەوە و کەمەکاتەوە بۆیە لەویاشە ئیمانوێل کانتم هێنایەوە بەڵێ ڕاستە تا ڕادەیەکی زۆر وایە بەڵام ئەو قسەیە لەسەر ئایدۆلۆژیا ئاکرێ قسەی زۆری لەسەر بکەین چکە ڕەنگ مەرجنی ئایدۆلۆژیا هەموو کاتێک لایەنێکی نەگەتیفی هەبێ چونکە ئەکرێ ئایدۆلۆژیاش جۆرێک لە پرۆگرامێکی ڕەخنەیی بێت بۆ ئایدۆلۆژیەکانی پێشووتری بەڵام کاتێک بێتە جۆرێک لە قاڵب کە ئەچێتە پرۆگرامێکی حیزبی و حیزبیەوە ئەتوان بڵێم نەک سیاسی چێتە پرۆگرامێکی حیزبیەوە ئەو حیزبەیان ئەو پرۆگرامە هەوڵەیات ئەندامەکانی لەسەر ڕێڕەوێکی تایبەتی بڕۆن بۆیە لەویایە جۆرێک لە بیرکردنەوە و توانە فیکریەکان کورتە بێتەوە چونکە دوجار تۆ وابەستەی هەندێک ڕێسایت لە قاڵبێکە ترە قاڵبە حیزب بێت دامەزراوە بێ دەوڵەت بێرچیەک بێ ئەوەی کە مامۆستا ڕەوفیش باسی کردە بڵێ ئایا ئێستا کوردستان بۆ قەرنی هەفتەی ئەوروپانیە مەلایەت فتوحات دەڵێ فڵان کەس کوردستانی عینیشتا کڵێسا ژوا بۆ لە فەرق لە سەدەی هەفتە ئەیچە قسەی تر بێ کڵێسا تیامی کردو و باسی کۆڵتۆر و ئەوانە ناکرێت لەو ڕۆ ڕاستە ینی هەندێک لێکچوون هەیە بێگومان لە ئێستا و سەدەی حەڤەیە بێگومان هەندێک لێکچوون هەیە لەوەی کە دەسەڵاتی بۆ نمونە دەوڵەت یان ئاین چەندێک گەورەیە بۆ نمونە بەسەر تاکەکانەوە ئەوە تا ڕادەیەک ڕاستە بەڵام ڕاستەکەی لەگەڵ مامۆستا ڕەوفا ڕەنگە کۆک نەبم بۆچی تێکەڵی و پێکەڵی هەبوو خۆی تێکەڵ و پێکەڵی نەبوو زیاتر هەوڵم ما کە بە قوڵایی نەچمە سەر هەموو خاڵەکان چکە لەبەرەوەی دەرفەتی ئەومان نەبوو بەڵام ئەوەی بەلای منەوە گرنگ بوو کۆمەڵ دروستکردنی کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک پرسیار لە مێشکی هەمومانە و بتوانین پێکیشەوە قسەی لەسەر بکەین چکە دوجار ئێمە من نەهاتوومەتە ئێرە وەکو محازەرەیەک بڵێمەوە من هاتوومەتە ئێرە بە مەبەستی تێگەیشتن لە ئێوەش و هەروەها ئەو تێزەی کە من پێمە تا چەندێک جێگەی تێگەیشتن و تێڕامان و قسەکردنە پێما بێ ئەوەی کاکزایر من بێگومان ئەم لەگەڵ زۆربەی قسەکانم بەس باسی بازنەکردنی ماکس شتێرنە لەبەر بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە ڕەنگە قسەیەکی ئەو تۆ نەبێت لەسەر مەسەلەی تاگەرایی چکە زیاتر مەسەلەی ئەنارکیزمە کە تۆزێت جیاوازە ینی لەوێ دوایەوە شتێکی تریژەوەی لە ڕاستیە کە منەڵێم لۆک گرنگە لەبەرەوەی کە ئەو بنەما فەلسەفیە بۆ لیبرالیزم دروستەکە بەڵام دوجار لۆک بەر ڕەخنەیەکی زۆر گەورە ئەکەوێت لەلایەن توێژەر و نووسەرەکانی ترەوە و هەروەها منەوە ڕەخنانم باسکرەویش مەسەلەی ڕەوایەتیدانێ بە کۆڵۆنیالیزم و تا ڕادەیەکیش بە کۆیلایەتی سیستمی با بڵین سلەیڤری یان کۆیلایەتی
وابزانم ئەوەی کاک ببوورە ناوتم لە بیرچۆ گۆران کاک گۆران لە ڕاستیا من بە تەواوەتی دژی ئەو مۆرکەم کە من بێم بڵێم من وا بیرەکەمەوە چکە من هیچ ناسنامەیەکم نییە کە بڵێم بۆ نمونە من کەسێکی مارکسیم یان کەسێکی نەتەوەپەرستم یان کەسێکی ئیسلامیم یان کەسێکی هەرچیەک بم من پێم وایە لە ڕاستیا ڕۆڵی قسەکردن و فکر و دیبەی دەوەیە کە تۆ هەموو شتێ بخەیتە بەر تیشکی خوێندنەوە و دوجار ڕەخنەش من لەگەڵ ئەو جۆرە بیرکردنەوەیان ئەگەریتر نازانەوە چۆن ناوەبی بڕوا ناکەم هیچ ناوێکە بۆ بدۆزرێتەوە بەڵام گرنگ نییە لە ڕاستیا ئێمە لە چوە قساکەین ینی چ ناسنامەیەکمانەیە تۆ ئاماژە بە هابرمازە هابرماز ڕەنگە بۆ ماوەیەک پیانەوەت لیبراڵ تووڕا بوو پێی ناخۆش بوو نانە پێم خۆش بوو کە ئەو ناوت باس کرد کە پیانەوەت لیبراڵ پێی خۆش نەبوو لەبەرەوەی من لیبراڵ نیم ڕەتیە کردەوە بۆ نمونە هانارێن بە هەمان شێوە پیانەوەت بە هیچ شێوێ من لیبراڵ نیم هابرماز ئێستا لە ڕاستیا زۆرێک لە لیبراڵەوە نزیکە چکە هێشتا لە ژیانە ماوە و تەمەنی نزیکی 16 لەبەرەوە من لەگەڵ ئەو بیرکردنەوەیان نیم کە من ناسنامەیەکی فیکری یان فیکری سیاسیم هەبێت و بێم لەوێەوە قسە بکەم من لە ڕاستیا ئەتوانی بڵێ تەواوی باسەکە دژ بەوەیە دژ بە و جۆرە لە ئاراستەکردنەیە کە من بێم جۆرێک لە فکر بم بە تۆ واتان مەبەستم لە فکرنا جۆرێک لە پرۆگرامێکی سیاسی بم بە تۆ بەڵکو من قسە لەسەرەوەکەم کە ئەکرێ ئەو پرۆگرامە سیاسی ئەگەر تۆ هەوبەیانێکی تر هەیبێ بۆ قسەی لەسەر نەکرێ بۆ نەخرێتە ژێر تیشی ڕەخنە و قسەکردنەوە ئەوە مۆزوع ئاساسیەکەیە بەڕای من بە تایبەتی لە ئێستای کوردستانە سەرما ڕۆژدی ئاەتە شەیتانەکانی نووسی میدای ئەمریکی دوای قاڵەتی یەکسەری خەیان کرد وتیان تۆ ئەو هەموو پێوە داوەسەحمەدە بێ ناسنامەی فکری خۆت زۆر کۆنکرێت وتی من مولحیدێکی تومڕەو ڕاستە هەندێک کەسێ خۆی پێناساکە بڵێ ڕاستە هەندێک کەسێ خۆی پێناساکە بەڵام ئەویش باجیەوەی یا پێم وابێ باجێکی گەورەی لەبەرەوە تۆ لەم کۆمەڵگایانەیە ڕەنگە هەندێک جار ئەبەسترێتەوە ناتوانیت ئەو پێناسەیە بکەیوە نییە ئەمە بۆ خۆی دەرخەری لە ڕاستی ئەمە بۆ خۆی دەرخەری ئەو جۆرە لە ستەمکاریە کە تۆ نەتوانیت ئەگەر ئازاد نەبی لە دەرخستنی پێناسەی خۆتە چکە لەوانەیە کەسێک کە بێ پێناسەیەکی هەبێ ناسنامەیەکی بێ بەڵام ناتوانێت بیڵێ بەڵام سەلمان ڕۆژدی کەوەڵێ بۆ لەبەرەوەی کە لە ژێر پاراستنی پۆلیسی بەریتانیایە بۆ ماوەی چەند ساڵێک بەڵام ئەخیرەن لە ئەمریکا پەلاماریانە لەبەرەوە ئەوە کێشەکەیە کەواتە ئێمە هێشتا قوبوڵی دیبەیتمان نییە هێشتا قوبوڵی ئەومان نییە یەکتری بخوێنینەوە وەنیە کەواتە ئەوە یەکێکە لە کێشە گەورەکان لە ڕاستیا تەواو گرێدراوە بم باسەوە چونکە حتا ئەشڵەی ناتوانم بڵێم بۆ کاتە ئەگەر من ناسنامەی دنیایم ترسیانی چی ناسنامەی سەرەوە ترسیانی چی بۆ نایڵێن بۆ لە باجە ترسم چنا عالیم فەلسەفە بەس کاتەکەی ئەوە نێسپۆڵ وابزانام دوا پرسیارەوە بوو ئەو ببوورە ناوکەتم کاگاتا باسی زانکۆ کردەوە پرسیاریشی گرنگە بێگومان بە زەرۆک و باسیشم کرد من ئەوە وت کە لە دنیای ئێمە لە کوردستان و لە زۆرێک لە وڵاتانی چواردە ورمانە زانکۆ لە ڕاستیا ناتوانانی بڵی سەربەکایی تایبەتیە هەتا ئێستاش نەگەر لێرە تەنانەت لە ئەوروپاش زانکۆ دیسانەوە داخڵی کای گشتی بۆتەوە لەبەرەوەی قسەیەکی زۆر لەسەر بۆ نمونە جیاوازی هەیە لە نێوان موچەی ژن و پیاوە واتە ژنە مامۆستاکان و پیاوە مامۆستاکان ئەوە تا بڵین پرۆفیسۆرەکان جیاوازی هەیە کە لە ڕەنگە جێگەی سەرسوڕمان بێ بۆ هەندێک و ئێستا شەڕی ئەوە ئەکەین بە جۆرێک لە جۆرەکان لەوێ بۆ نمونە جیاوازی هەیە لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەوانی کە هەندێک پلەبەندیان هەیە کەواتە یعنی زانکۆ بێتەوە بە پرسێکی دادپەروەری بۆیە بە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە ئەوە ڕەخنە بێت لەو لیبراڵانی کە پێیان وایە مەسەلەی زانکۆ و کڵێسە تەمەنەوە هینێکی تری هەیە لایەنێکی تری هەیە کە گرنگە بەس من کاتم نەبوو باسی بکەم بەڵام مەسەلەی کڵێسە بۆ نمونە مەسەلەی ئاین ئەگەر بتەوێت بیخیتە کای گشتیەوە بەڵام لە ڕاستیا تۆ بتەوێت نەتوێت لە کای گشتیایە تەنانەت لە ئەوروپایە نەک لێرەش واتە
ڕاستە تۆ فەلسفەی لیبرالیزم دەوڵەتی سێکولار و حکمی سێکولار دروستەکە بەڵام ئاین نەچۆتە دەرەوەی کای گشتی هەر لە کای گشتیە وجودی هەیە و بەردەوام ئەو هەژمونەی هەیە لەبەرەوە زانکۆش بە هەمان شێوەیە. وەکو ئەوروپا هەمووی قسەیەکی زۆر لەسەرەوەش کراوە ئەنجاوە ئەو کاگە گۆران باسی هابرمازی کرەوە ئەوش زۆر قسەی لەسەرەوە کردووە کە ئاین لە کای گشتی هێشتا نەچۆتە دەرەوە لە ڕاستیە و بەشێکی زۆریشی پەیوەندی بە تایبەتی بە ئیسلام و مەسیحێتەوە هەیە تەنانەت لە ئەوروپایە چونکە ئەو دوو ئاینە هەرە گەورەکەن و کە چۆنڵی حزورێکی بەردەوامیان هەیە لە کای گشتیە بۆیە لەبەرەوە تا ڕادەیەک بەڵام ئەوەی کە ڕوویاوە چییە ئەو دەوڵەتە سێکولارانەیە کە پەیوەندیەکەیانیان با بڵێن دیاری کردووە ئەو پەیوەندیانی کە لە نێوان ئاین و دەوڵەتە هەیە بەڵام دیسانەوە ئەوش پرسیارێکی ترە تا چەندێک ئاین کاریگەری نەماوە بەسەر بۆ نمونە دەوڵەتداریەوە بەڵام یعنی ئەتوانی بڵێ کاریگەریشی زۆر کەمە بەڵام ئەویش بە پێی وڵات دەگۆڕێ ناتوانی ئەمە وەکو شتێکی گشتی بەکاری بێنی لە ئەوروپا و لە ئەمریکا بۆ نمونە ئەمریکا لە ڕاستیە یەکێ لەو شتانی کە باسەکرێ ئەمریکا ئیستیسنایە کاتێکە باسی ئاین نەکرێت لە کای گشتیە لە چاو ئەوروپایە بە بەراورد بە ئەوروپای ئەمریکا ئیستیسنایە ئەمریکا لە ڕاستیە کۆمەلگایکی تەواو ئاینیە دەوڵەتێکی سێکولەرە دەوڵەتێکە بە دەستورێکی سێکولەرە بەڵام کۆمەلگایکی ئاینیە. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس کەمانەوە لەگەڵ ئێمە لە هەمان کات تا زۆر سپاسی دکتۆرەکەین کە لەو ماوەکەمەی لە کوردستان هەیبوو ئەم بانگشتی ئێمەی قوبوڵ کرد بەخێر بن سەرچاو زۆر سپاس.